بەڕێزان لەرکن سڵاتان لەبێ خوشحاڵم بۆ جارێکتر بەداری و بەڕێز و خۆشی شادە بم و داوای لە بورنەکەم کەمێک پرۆگرامەکە لە کاتی ئاسایی خۆی دواکەوت دیارە وەکو بەڵێنمان پێدابوون گفتوگوێم شەومان تایبەتە بە قسەکردن لەسەر ڕاز و نیاز و داواکاری و سکاڵای ئەوە نیشتیمانیانی کە ڕۆژگارێ بە دنیایەک ومێدی جوان و ڕەنگا و ڕەنگە وەکو ڕکلامی ڕەنگا و ڕەنگی ئەو پرۆژانەی کە لە ڕابردوودا بڵاو دەکرانەوە و خەڵک ومێدیەوەی هەبوو لە کێشەی نیشتەجێبوون ڕزگاریان بێ ئێمە ئەم جارە بەرنامەکەمان تایبەتە بە داواکاری ئەو کەسانە دیارە لە ساڵانی ڕابردوودا ئەگەر لە یادتان بێ زنجیرەیەک پرۆگرامی زۆر چڕ و پڕم پێشکەشکردن لە ڕوودا و پێشکەشمان کردن بۆ ئەو پرۆژانەی کە ڕاوەستا بوون خۆشبەختانە جەنابی کاک نەسیروان بەرزانی سەرۆکی حکوومەتی ئەو کات و سەرۆکی هەرێمی ئێستا بەدەم بانگاوازەکەی خەڵکی کوردستانەوە هات ئەوە بوو لەسەر ئاستی لیژنەی باڵای وەبەرهێنان لە هەرێمی کوردستان لیژنێکی تایبەتمەندیان بۆ پرسە ساز کرد و کاک عوسمان شوانی کرا بە سەرۆکی لیژنەکە خۆشبەختانە ئەنجامێکی زۆر باشی هەبوو بەشێکی ئەنجامەکە ئەمەوێ لێرەوە سڵاو و ڕەحمەت بنێرم بۆ کاک فرسەت سۆفی کە بەڕاستی یەکێ بوو لەو پەرلەمانتارانەی زۆر دڵسۆزانە و زۆر بوێرانە و زۆر پەرۆشانە بۆ خەڵکی کوردستان و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بانگەوازی لە هەموو لایەنەکانە کرد هەروە پاش ئەو بەڕاستی کاک عەلی حەمەد ساڵح تەمەن درێژ بێت دوا بەدوای ئەوەی کە ئەو کابینەیە نەما جەنابی کاک مەسرور بارزانی لە هەم وەکو درێژە پێدەری کابینەکانی پێشوو هەم وەکو ئەو کارنامەی چاکسازی کە هەیەی دیسان بەردەوام بوو لەسەر سەرپێخستنەوەی ئەو پرۆژە ڕاوەستاوانە چونکە ئەوە بەڕاستی پارەی خەڵکە گوناحە لەو شوێنانەدا ئاوا ئەو شیش و بلۆک و دار و پەردووە هەمووی بڕزە ئەوەی کە کاک مەسرور کردی بەشێکی تری پرۆژەکان دیسان لەگەڵ تەبان ستافەکەی کاک دکتۆر محەممەد شکری و کاک سامان عەرەب و هەروەها کاک عەزیز و هەروە کاک کوردۆش کە لێرە دانیشتەوەواتە هەر سێ شارەکەی کە چەند پرۆژێکی وەستاوی تێدا بوو بەڵام ئێستا هێشتا هەندێک پرۆژە ماوە ئەو خەڵکانە وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بەرپرسی یەکەم لە دەسەڵاتی جێبەجێکردنی ئەم وڵاتە ئێستا دیسان داوای ئەوەی لێکەن کە دڵسۆزانە لە نیوەی ڕێگا بەجێیان نەهێڵێ بەڵکو ئەم پرۆژانەش تەواو بکرێت بە سەیرێکی ئەم ئەرشیفەی ڕابردوو بکەین اینجا لە خزمەتتان نابم لە خزمەتی میوانەکانیشما بم بۆ داواکاری و سکاڵاکان هەروە ئەمە پێشتان بڵێم دیارە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری 20,000 یەکەی نیشتەجێبوونی داوە خۆشبەختانە هەمویان لێرن بزانین کەی دەستی پێکرێ مەرجەکان چین ئەزانم بەشێکی زۆری کرێنشینان چاوەڕوانی ئەو هەواڵە خۆشانەشن کە حکوومەت ئەوێ ڕزگاریان بکا لە کرێنشینی هەروەها بۆ خاوەنی دەشتی بەهەشت بۆ بڵین ئەوانەی کە پارەیان ناوە لە دەشتی بەهەشت خۆشبەختانە بە سوپاسەوە دکتۆر ڕژدی سەعیدم پەیدا کردووە بە ڕاستەوخۆ لەگەڵ ما بێ بزانین ئایا چی ئەکات و پرۆژەکەی سەر پێ ئەخاتەوە تا چەندە خۆی بە بەرپرسیارە زانێ بەرامبەر بۆ خەڵکانەی کە پارەیەکی زۆریان بەخشیوە بەو کەس بەقەدەر دکتۆر ڕژدی سەعید لەم وڵاتەدا ڕیکلامی نەکردووە دکتۆر ڕژدی سەعید ئەزانم ئێستا گوێت لێمە و لەگەڵ مای بە ڕێگەی سکایپ خوا ڕاستە و ڕاستی خۆشە ئەمەوێ هەرچی ڕاستی هەیە ئەم شەو لەسەر مێزی ئەم بەرنمەیە باسی بکەن بە تایبەتی کە کاگمەلایاسین لێرەیە دوێنێ و پێرە لە حەج گەڕاوەتەوە پێشووتر کاگمەلایاسین هەر کاگمەلایاسین بوو ئێستا کاک حاجی مەلایاسینیشە و ئیسلام ئەڵێ لە وتنی ڕاستی خۆتان لامەدەن ئەگەر بە عەزاف الئیمانیش بێ ئینشاءڵڵا و ئیمانەکەی بە قووەتی شایست هەم حاجیە و هەم مەلایە ئەم شەو نابێ بەس بەرگری لەوە بەرێنەران بکەی ئەبێ بەرگری لەو خەڵکانەش بکەی کە لە سایی ئیمزای حکوومەتی هەرێمی کوردستان پارەیان داوە خەڵک بۆ پارە نادا بە من لەبەری کاک سامان عەرەب بۆ ئیمزا نەکردومەنیە اینجا لەبەرەوە ئەم شەو بە هەمومان بەرگریان لێ بکەین با سەیری ئەم ئەرشیفەی ڕابردوو بکەین بەداخەوە کە لەبەر کەسوکاری نەمتوانی دکتۆر فرسەت پیشان بەم و تەنیا هاوڕێکانی ئەمان تەمەن درێژ بن فەرمە مافیا ئاسا بەربوونەتە گیرفانی خەڵک کە خەڵکە بووە بەبێ ئەوەی محلی لە عێرابە هەبێت لە ماوەی ساڵێکە بووە بە خاوەنی هەزاران دەفتەر لە خلالی 6 ساڵ 143,000 یەکەی نیشتەجێبوون جێبەجێکرا پرۆژەکەی کە پێی تەواو نەکراوە باوکی خۆی ئینتیحار کردووە لەبەر قەرزەکان بە هەموو ڕەنگەکانەوە ئەگەر بێدەنگ بوون لە مافی ئەم خەڵکە چی بکەن نابێ سەکەن چیتر ئستثمار بێت بەبەر چاوی هەموو ئەوانەی بەرپرسیارن لەم وڵاتەدا
پرۆژانە قۆڵی هاوڵاتی ئەبڕێ مجموعەیەکی هەرگیراوە مجموعەیەکی ڕای کردووە مجموعەیەکە لە وڵاتە نەماوە تیزیان استثمارە کەلیمەی ڤێلایتیانە ئێستاش پێ دەڵێم 195 خەڵک مافخۆی دەگەن چەند هزار هاوڵاتی قۆڵی بڕاوە وڵات زیاتر لە 10,000 پەیوەندی بەوەنی هەر دەستگایەکی حکومەت لە هەوایە کە خوێن خطاب زمانێکی هێناوە تەزویرە لە بازار شێخڵڵا هێناوێت ئەو قۆڵی لێکردنەوە بە قسەی تۆ ئەی کە قۆڵەکەیان بۆ پێواکاتەوە ئێمە بووی دەبی بۆ ئەلاتکە 10,000 خەڵکەکە من متأکدم ئەگەنەوە مافی خۆیان خەڵک زۆر خەفەتی خواردەوە خەڵک تێر بنوێ زۆربەی زۆری کێشەی پرۆژەکانی کە محققیشە چارەسەرەکەیمان دۆزیوەتەوە قابلی حەلیشە و حەلیشی دەکەن زۆربەی زۆری پرۆژەکان لە کوردستان دواکەوتووە لە سەکتەری نیشتە جێبوون بۆ بەرهێنا حساب ناکرێت پرۆژە هەیە 500 دۆنمی دراوەتێ بۆ دروستکردنی 600 وحدەی سەکەنی وەبەرهێن بۆ خۆی عقدی لەگەر هاوڵاتی نەکردوایە ئەبووە تەرەفی سێمیش دەستەوە بەرهێنان تێدا بووە هەردوو پرۆژەی دەشتی بەهشت خەریکی چارەسەرین بەڵام حل نەبوو دێتەوە ئەم جارە سواری ئەسپە بێ لە تەلەڤیزیۆن خۆی نیشانە ئەم جارە عادل ئیمام دێنێ ئەم جارە ئیبراهیم تاقلی ساز دێنێ بە کوردیەکە ئەم پیاوان پرۆژەیە تاو ناکات دەشتی بەهشت لە هەولێر حل دەبێ دەشتی بەهشت لە دۆک حل دەبێ 8 پرۆژە لە دهۆک حل دەبێ 5 پرۆژە لە سلێمانی حل دەبێ کەوانەی کێشەیان تێدا هەیە و کێشەکانش ئێستاوە خەریکە هەمووی چارەسەری گونجاویشی بۆ دۆزراوەتەوە واقمان وەرنامێنێ بە دیار بەڵێنەکانەوە بەڵکو تا جێبەجێکردنی بەڵێنەکان هەر ئەڕۆین لەگەڵە بەڕێزان ئەمڕۆ چوومە دەشتی بەهشت گەورە پرۆژە تەواو نەکراوەکەی پایتەختی کوردستان پایتەختی کوردستان بەم جوان و ڕەنگینیە گوناحە سەدان کەلاوە نازانم منەڵم سەدان ڕەنگە هەزارانیش بە هەزاران کەلاوە بەجێ ماوە با سەیری بکەین اینجا لەوێ دوعایەکەم کردوتم یا ڕەبی بەهشت وەکو ئێرە نەبێ خۆ بە شەرمتیان نەبینی فەرمو سەیرێکی بکەین بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێ دیارە لە ئەنجامی ئەو هەموو ڕکلامە ڕەنگا و ڕەنگەی لە ڕابردوودا بۆ دەشتی بەهشت و فلۆریا و چەندین پرۆژەی وەبەرهێنان کرا لە هەرێمی کوردستان دیارە ئێستا من لە هەولێرم هەزاران کەس سەریان گرتبوو چۆن لەم نیعمەتەیان بەربکەوێت بەڵام بەداخەوە بەڕاستی من ئێستا شتێکم بینی بیرەڕێن بەڕێز حەزەکەم دوعایە بکەم وەڵام یا ڕەب العالەمین دەشتی بەهشت وەکو ئەم بەهشتە نەبێت خۆ مرۆڤێکم تیا نەبینی اینجا ئێستا هاتوومەتە ئێرە هەندێک لەوانەی کە خاوەن مافن قسەیان هەیە پەیامیان هەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەڕێوەبەرە گشتیەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەمان لە ئەنجامی ئەو واژوەی بەڕێوەبەرە گشتیەکان متمانەیان کردووە بەم وەبەرهێنەرانە و ئەم پارانەی کە بە قوربەسەری و بە نەهامەتی پایان کردووە خستیانە دەستی ئەو وەبەرهێنەرانەوە ئێستا بزانم بۆ نمونە ئەم خوشکێ بەخێر بەی سەرچاوەکانم سپاسە دەکەم بۆچی داواتان کرد بەرنامەتان بۆ بکەم تۆ چەندێ پارەت فەوتاوە بخوای ئەمە سێ خانومان هەیە لێرە 30 دەفتەرمان داوە 30 دەفتەر بەڵێ چەند ساڵە چاوەڕێن ئەم پرۆژە دەست پێ بکاتەوە 10 ساڵ زیاتر بوو هیچ ئومێدێکتان هەیە بەخوای داوە لە حکوومەتی کوردستان دەکەین ئەو مەشروعەمان لەو جێبەجێ بکاتن ئەو کاتە چه ئومێدێکتان هەبوو لەژێر کاریگەری چی دایەوە بڕیارتاندا ئەم 30 دەفتەرە بخەنە ناو ئەم پرۆژەیەوە بەخوای کە جێمان لێ بوو ئەو خانوانە دروست دەکەن هاتن ئەمەش تەقدیممان کرد کە ئەو خانوانە زۆر بە ئومێدەوە هاتن ها ئەترسان بەرتان نەکەوە ئەو کاتە ئێستا بۆ نمونە ئێوە چوونەتە ئەو شوێنانی کە واژۆیان کردووە ئیمزایان کردووە بۆ ئەم پرۆژانە چیتان پێ دەڵێن کەس بەدەم داوە کاریەکەتانەوە هاتووە بۆی مافەکەتان بۆ وەربگرێتەوە کەس ئەی ئەم 30 دەفتەرەتان فەوتا ئیتر توانیتان خانوو بکردنەوە یا کرێچین هەندێک لەوانە هەندەمان هەبوو لەسەر ئەو خانیەماندانە ینی هەندێک لەو خوشکوبرانەی ئێرەتان کڕی ئێستا کرێچین کرێچیش نیمە بەخوای گەڕایمە ماڵی بابم والله یعنی پارەی کرێشم نییە یعنی خانی بەکرێ بکەین ئەو زەداوە لە حکوومەتی کوردستان دەکەین ئەو هەموو خەڵکە کە داوا دەکەین مەشروعەکەمان لۆ جێبەجێ بکاتین
سەلواخان بەخێر بی سەر چاوەکانم تۆ چەندت پارە داوە لەم پرۆژەیە بۆ کڕینی خانوو من 12 دەفتەرم دا و تەنیا قستی ڕادەستکردنما بوو بپورە چەندت داوە 12 دەفتەر 12 دەفتەر بەڵێ من مایە پوچ بووم بۆچی لەم پرۆژەیە خانووت کڕی بۆچی کڕیم چونکە ئێمە خەڵکی بەغدا و خەڵکی پارێزگاکانی ناوەڕاست و باشوور لە سەردەمی تایفەگەری ئازارمان چەشت کوڕەکەمیان ڕفاند و دوای 6 ڕۆژ شەهیدیان کرد وای لێ هات زەحمت بوو زیاتر لە بەغدا بمێنمەوە لە کاتێکدا من کچی بەغدام باو باپیرانم بەغدادین بۆیە بیرمان کردەوە بڕۆین بۆ کێو بڕۆین من دەمەوێت بەردەوام سەردانی گۆڕی کوڕەکەم بکەم بۆیە بیرم کردەوە بێن بۆ هەولێر بە تایبەت هەولێر لە ساڵی 2010 وەکو دوبەی وابوو لا پێشکەوتن و ئاسایش و ڕۆشنبیری و شارستانیت ئەو بۆ هاتین و ئەم خانووەمان کڕی و بۆ زانیاریت من هەروە هەڕەمەکی نەهاتم و لە خۆمەوەشت بکڕم من چوون بۆ دەستەی وەبەرهێنان بۆ ئەوەی دڵنیا ببمەوەلەوەی ئەم پرۆژەیەکی ڕاستەقینەیە و فێڵی تێدا نییە خۆم چوون بۆ شارەوانی هەولێر و بەڕێوبەری شارەوانی جەختی کردەوە کە لە ساڵی 2010 ئافرەتێک بەڕێوبەر بوو پێم گوت ئەو پرۆژەیە ڕاستەقینەیە گوتی بەڵێ و دڵنیابە دوای ئەو پرۆژەیە بەناوی ڕژدی نەبوو بەناوی تاتڵسەوە بوو پەیامە چییە بۆ حکوومەت و دەستەی وەبەرهێنان و لایەنی پەیوەنددار من پەیامەکەم ئاراستەی وەبەرهێنان دەکەم و بە پلەی یەکەم بۆ کاک مەسرور کاک مەسرور بەڵێنی پێداین بەڵێنی کەسی ئازاد قەرزە تەنانەت خودی دکتۆر محەممەد شکری کاتێک خۆپشاندانمان کرد نووسراوی دەستەش هەیە لە مانگی 6 2020 ئەو دەستی لەسەر سنگی دانا و بەڵێنی پێداین و گوتی ساڵ ناسوورێتەوە و پرۆژەی دەشتی بەهەش چارەسەر دەکرێت شتیوا ڕووی نەدا هیچ نەبوو خەڵکی کوێی کە سوکار لێران بەڵام لە بەغدادا دەنیشم و لە خانووی کرێ پەیامە چییە بۆ دەستەی وەبەرهێنان و بۆچی هاتوویتە ئێرە دەمانەوێت پرسیار بکەین چارەسەرێکمان بۆ بدۆزنەوە باشە چارەسەر چییە؟ یان پارەکانمان بۆ بگەڕێنەوە یان پرۆژەکەت تەواو بکەن و بین و تێی دەلاکنیشین چەندت پارە داوە؟ ئێمە 6 دەفتەرمان داوە 6 دەفتەر بۆ شوقا بۆ چەند مەتر؟ 120 مەترە 120 مەتر باشە نەخشەی هەیە یان شتێکی ونبوو بزرە ینی بوونی نییە تۆ بینی بتە شوقەکە؟ بەڵێ بینیومە بەڵام شوقە فرۆشراوە لە نهۆمی سیانزە بەڵام خۆی باڵەخانەکە دەنهۆمە نانە لێرێ ئەوە شوقەکەمانە کەیتر قسەیە کاکە گیان بەخێر بێ باشی براکەم سپاسە دەکەم چەندتان ناوە بەم پرۆژەیە ئێوە دە دەفتەر بۆ چەند مەتر ڤلە بای چەند بوو خۆیە بوو چەندی تربەی یەک دەفتەرت مابوو لەگەڵ کلیلی کەی کڕیت ساڵی چەند 2010 یعنی هەستت پێ ناکرد کە تۆ پارەتدا و زۆر دوورە لە کلیل یعنی زۆری ماوە بۆ کلیل و یەک دەفتەری شت لا ماوە دە دەفتەرت داوە لە 11 دەفتەر زۆر باشی مەشروعەکە باش دەڕۆی هەتا 2012 ئەی بەرپرسەکانی ئێرە چیانەوت بۆچی ئاوا و ئیفلاسیان ڕاگەیاند و ڕۆشت و تەواویان نەکرد وەڵی کەس تێ ناگەرەوە زاکە کەس تێ ناگە بەجێشت و مەشروعەکەمەوە ئەمەش 12 ساڵ چاوەیە کرد باشە تۆ چیت هەیە؟ من خەڵکی بەغدام و نزیکەی 12 ساڵە نیشتەجێ هەولێرم لەگەڵ ڕێزم بۆ کاکسامان و دکتۆر محەممەد شکری کە کۆبوونەوەم لەگەڵیدا هەبووە و هاوکاران هەمویان بەڵام لە دوایین جار من و سەلواخان لە نوێنەرایەتی حکوومەتی یارێمی کوردستان لە بەغدا لەگەڵ فارس عیسا ڕێزی تایبەتیم بۆی هەیە دیدارمان هەبوو لەگەڵیدا و گوتی دەزوەردان لە کەیسەکە دەکات و ژمارە تەلەفۆنی لێ وەرگرتین و گوتی پشتیوان بەخوا بەم نزیکانە پەیوەندیتان پێوە دەکەم بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا کە 9 مانگ دەبێت هیچ پەیوەندیەک نەکراوە دوای ئەوەی خۆپێشاندانیش کرا لەبارەی پرسەکەوە ئێمە هاتین بۆ هەرێمی کوردستان کە ئاسایش و سەقامگیری هەیە داوا لە بەڕێز کاک مەسرور بارزانی دەکەم کە هەموو ڕێزێکم بۆی هەیە بۆ ئەوەی خۆی دەسوەردان بکات بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بەڵام ئێمە گلەیمان لە دەستەی وەبەرهێنان هەیە پرۆژەکە تەواو بووە بە ڕێژەی 175 بۆ 180 بەڕێزان جارێک کرد سلااوان لەبێت دیارە وەکو دەزانن ئێستا لە ڕوودا و ستریم پیجێکی سوۆشەل میدیای نوێی ڕووداوە بەرنمەکانمان بە لایڤ لەوێ ئەتوانن ببینەوەی کە تێبینی و سەرنجیان هەیە
بەڕێز کاک سامان بەڕێوبەری گشتی و بەرهێنانی هەولێر لێرەیە، کاک حاجی مەلایاسین و تەبێژی بۆ بەرهێنەرانی کوردستان لێرەیە، کاک عەزیز سەعید بەڕێوبەری گشتی و بەرهێنانی سلێمانی لە سلێمانی لەگەڵما، کاک کوردۆ ئیحسان بەڕێوبەری گشتی و بەرهێنانی دۆگ لێرەیە، ئەوەش کە گوێی لەو خەڵکاگر کاک دکتۆر ڕژدی سەعید و بەرهێنەری پرۆژەی دەشتی بەهەشتا لەگەڵ هەندێک لە هاونیشتیمانیان هەمووتان بەخێر بن سەر چاوم، هەروە کاکێرشی بەڕێزیش لێرەیە بەخێر بن سەر چاوەکانم، کاگەرش جعفەر وەکو پارێزەر. دیارە با دکتۆر ڕژدی سەعید دەست پێ بکەم لەبەرەوەی کە خەڵک زۆر دەمێکە ئێوێ بزانێت چارەنووسی شوقەکەی بەرەو چۆڕە. کاک دکتۆر ڕژدی سەرەتا سپاس کە هەموو جارێک کە پێم وتبی دێ بۆ بەرنامەکەم، بەڵام ئەمە ناکاتەوەی کە هەندێک پرسیار ڕەنگە زۆر بەدڵی شت نەبن لێت بکەم، چونکە کە ئەو مایکە بێرەمەوەیە ئیتر من مەسئولم لەوەی کە داواکاری و سکاڵای خەڵک بە ڕازگۆیی بگەێنم بە هەر کەسێک بێت. بەس تەنیا ئەو تۆزە خەڵکەی لەوێ لەگەڵم کۆبووبەوە 2.5 ملیۆن دۆلاریان دابوو بە پرۆژەکەی بەڕێزت. ببوورە پرسیارەکە شەخصیە، بەس ئەکرێ بڵێم بپرسم ئەو هەموو پارێتان چی لێ کرد؟ ئایا ئەمە ئەمانەتێک بوولاتان ئێستش دیسان جەختەکەنەوە کە بەرپرسیارن بەرامبەر بۆ ئەمانەتە و تەواوی دەکەن؟ بەڵێ بەڵێ کاک ڕەنگ جارێ سپاسی جەناب دەکەم و ڕێز و حرمەت و سەلام هەیە بۆ هەموو برادرانەی وا بەشدار بوونە لەگەڵت. طبیعی خۆتەزانی کاک ڕەنج ئەمن ئەو پرۆژەی دەشتی بەهەشت کەوەرم گرت لەسەر قانونی ڕقم 4 2006 ساڵی 2010 وەرم گرت ڕوخسەکەەوە بوو خلالی 3 ساڵ تەواو بوو. لە خلالی ئەو 3 ساڵە ئێمە کە فرۆشتمان دەست پێ کرد جارێک فرۆشتمان دەست پێ نەکرد حتاکو گەیشتینە تقریبا 140 دەستمان کرد لە فرۆشتن بە قسط. یعنی کەس نییە هاتە دێت بلێت ها کاکە ئەوە دەفتەرە و هەوای کڕی بێ. ئەوە هاتووە مقدمەی داوە دەفتەرێک ڕۆیشتووە خانوەکەی بینیوە ئیشە کرێ لێ دوای دەفتەرێتری داوە مانگانە ئاوە حتا گەیشتە کۆتایی گەیشتینە 179. طبعاً کە من پێتە لێم 179 بەڵگەم هەیە لەوە بەرهێنانەوە بە ئیمزای کاکێرش محەڕەم، بەڵگەم هەیە لجنەوە لە بەرهێنانەوە ئیمزایان کردەکەوە 179. زۆنێک لە پرۆژەکە تەسمیلمان کرد. بەڵێ خەڵک کە شوقە دەکڕێیا کە خانوو دەکڕێە کۆنتراکتێکی هەیە کلیلی تەسلیم بکرێ، ئەگەر یەک گەلیش تەواو نەبوو بێت ئەو خانۆ تەواو نەبووە، خەڵک عیلاقەی چییە لە 180 و بەجێ لەراوە؟ ئاخر معقولە ژنێک خۆی و دوو خوشکەکەی 300,000 دۆلاریان داوە بە ئێوە ئێستا ناتوانێت کرێتیش بێت چۆتەوە سەرماڵی باوکی؟ ئەمە لە چوو وڵاتێکی دنیا هەیە کاک دکتۆر؟ حەقێتی قوربان، بەڵام چوو گلەیەکە فڕێ نەدە سەر من، چونکە ئەو خوشکە بە ڕێزە مانگێکی مابووکەوە بیلەکانی وەربگرێت و کلیل تەسلیم بکرێت. هەڵی بووی یعنی ئەی گلەی لە کێ بکەم؟ بپرسە گلەی بکە لەو جیهەتەی کەوا پرۆژەکەی ڕاگرت بێ ئینزا بە پێی قانونی عێراقی بە پێی قانونی هەرێمی کوردستان کە گەرەکت بێ پرۆژە ڕابگری ئەبێ ئینزارت بۆ بێ. باشە پرسیارێک بۆ هات پرسیارێکم بۆ نات کاکە من جیهەتێک استثمار ڕایگەیان گرت و خوا حافیز استثمار ڕایگرت لە وەختی خۆی کە تەلیفۆنمان کرد بۆ کاکسامان لەو وەختە لە بەشی یاسا بوو خانم نەوروز بوو کە تەلیفۆنمان بۆی کرد لەگەڵ کاک نەوزاد وەڵی من ئاگام بەڵێ وتی ئاگام لێ نییە. باشە پرسیارە باشە کێ ڕایگرت لە چوارچێوەی قانوندا ئەو پیاوە کە مەسئولی بەشی یاسایی بوو ئێستا بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی هەولێرە. ئەگەر لە خۆم ڕاببینم بڵێم ئەوە قەڵەمەکەی ئەلێرە لە چوارچێوەی ئەو عەقدەی لەگەڵ حکوومەت هێتا ئێستا بۆ ئیمزا بکە دەیتە ژێرباری ئەو مەسئولیەتەی بەو عەقدەی هەتا لەگەڵ حکوومەت تەواوی بکەی؟ باڵێ کاکڕەنج من ئیسبات بەو مەرجانە قوبڵی کە لە ئەوە بۆ ئیمزا ناکەی؟
ئەگەر بۆ مەرجانەی کە حکوومەتێتی لەگەڵی تەواوی بکە لێرەوە بەڕاستەوخۆ بۆ ئیمزا ناکەی کاکڕنج یەک دقه ئەگەر بەو عەقدەی کە حکوومەت هەیەی لەگەڵی بتوانێت بێتەوە مافی خەڵکەکە بگەڕێنێتەوە بەڕاستەوخۆ لە خۆت ڕنابینی بۆ ئیمزا بکەیت بێگومان کاک ڕەنج ئەمە ئەوە لە ساڵی هەفتەی سێی 2014 نوێنەری خۆی و برایەکەی عەبدولقادر و سامی لەگەڵ وەزیری ئاوادانکردنەوە ئەو کاسەرۆژی دەستەوە بەرێنان بوو کاک کامەران عەبدوڵڵا ڕێز و تەقدیرم لە بۆی هەیە ئێمە ئەو دانیشتەی کە ئەوەی ئێستا پێی دەڵێ پێمانگۆ گوتیە من ئامادەم ئەو پرۆژەیە تەواو بکەم پێشی هەڵوەشانەوەی لە مانجی چاری 2014 مۆڵەتەکەی هەڵوەشاوەتەوە گوتیە من ئامادەم و 50 میلیۆن دلار خیتاب زەمان بینم دوای 2 هەفتە لەگەڵ من قسەت کرد کاک سامان لەگەڵ من دانیشتیت لە 2014 کەوان من خاوەن پرۆژەکەم بۆ بەحسی 2010 ناکەی کە هاتمەوە لەگەڵ جەنابت دانیشتم من نوری دانیشتین کاک دکتۆر ڕژدی من کە بەرناماکەم بۆ ئەوە نایکەم خەڵک بەم بە شەڕ و بینەر کۆ بکەمەوە لە هەوا بۆ ئەوە ئیکەم چارەسەر ببێ گەورە ئەگرم لە کاک سامان ڕێزی تۆ ئەگرێەوە هەمووشمان ڕێزی خزمەت بەرنامەیە نەکراوە حتا تەبات و الاتهامات بکەین کاکەی برام حیساب کە هەمووی خەتای منە کاکڕن ئەمن حیساب کە من تاوانبارم با خزمەتت بکەم حیساب کە من دەستی خەڵکەم خزمەتت بکەم کاکڕن من لەوانێت تۆ تۆمەتبارم حیساب کە من دەستی خەڵکم بڕیوە حیساب کە من چۆن ئێوە کردتان حیساب کە ڕام کرد کاکە بێنە پرۆژەکەم بدەرەوە بەیانی تێمەوە بۆ هەولێر هەر هەمووی کاکەی برام حیساب کە هەمووی خەتای منە دوایی من یەک دقه ڕۆم بەڵێ کاکەڕەت طبیعی ئەگەر بکرێ ئەتوو پرسیارت لە من کردی و پرسیاری لە من نەکردێت تا وەڵامی وی بدەمەوە ئەوە لەو معلومات طبیعی دوای ئەوەی کە ئەمە داوای ختاب زەمانمان لێ کرد بەخۆی چاک دەزانی بای 12 میلیۆن دلار ختاب زەمانی تەزویری تەقدیم کرد وەکو کاک عوسمانیش لە ئەو کاتی کە سەرۆکی لیژنەکە و ئاگاداریەوەی بوو ئێمە مۆڵەتمان هەڵوەشاندەوە حەفدە ئەمر قەبز لە فەرمانکەی من دەرچوە دژیوی و لە حکوم لە دهۆک تاوانبارە نەک تۆمەتبار و چەندین حکم دەرەجەی قەتعی وەرگرتێ لە پارێزگای دهۆک هەموو حەزیشم لێیە برادرانی مەجلیسی قەزای عێراقیش ئاگادار بن ئێمە هەموو ئەو فەرمانی دەستگیرکردنەمان بە کتابەشی ڕسمی لە ڕێی دەستەوە بەرهێنان و نوێنەرایەتی حکوومەتی هەرێمەوە نردیتمانە مەجلیسی قەزای عێراقی وەزارەتی ناوەخۆ کە فەرمانی دەستگیرکردن لەو برادرە دەرچووە فرسەتی شتکەی پێدراوە ئێستاش لە بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی هەولێر کەسێک دەستگیر کراوە کە ختاب زەمانێکی 20 میلیارد دیناری پێشکەش بە دایرەکەی من کردێ ئێستا لە بەڕێوەبەرایەتی تەزویرات لە محکەمەی تەحقیق لە پارێزگای هەولێر سزای یاسایی وەردەگرێت بۆیە ئەو برادەرە تەواوی ئاسانکاری بۆ کرا کاتی خۆی بەڵام کاتێکە هەرێمی کوردستانی بەجێشت و هەڵات 83 میلیۆن دلاری خەڵک بردراوە بەپێی ئەو کەشف مستعجلەی کە ئەمە لە مانجی هەفتی 2015 لە بۆ دەشتی بەهەشتمان کرد بەس لە یەک پرۆژە 83 میلیۆن دلار بردراوە بەبێ ڕبح ئەوەی کە لە پارێزگای دهۆک حەزم لێ کە کوردۆ باسی بکە وەکو عەدەدی خەڵک لە لاوانە نزیکەی 300 کەسە کێشەیان بۆ دروست بووە ئەوانە ئەو هاوڵاتیانە هەموو سکاڵیان هەیە ئێستاش حەزم لێ بوو ئەو پارێزەرەی کە دیفاعی لەوی دەکرد ئەتعابی ویشی نەداوە ئەویش سکاڵای لەسەر بەرز کردوەوە باشە کابرا لەسەر تەلەڤیزۆنە شکر نەمردووە بەڕاستەوخۆ لەگەڵمایە ئەڵێ دێمە هەولێر پەڕی کۆن لابەرن مەسئولم بەرامبەر بە تەواوکردنی دێتە هەولێر ئەگەر بێتە هەولێر مەتار بەدەست خۆتانەوەی ئەتوانن بیگرن بێوێ ڕابکە ڕێی کەرکووک سەیتەرەی هەیە ڕێی سلێمانی خۆتەزانی سەیتەرێ هەیە بازگەی هەیە ئێستا تۆ ئستعدادت تایە بێتە هەولێر و خیتاب زەمانی واقعی بێنیت و 84 ملیارەکەی خەڵکیش بگەڕێنیتەوە یان پرۆژەکەشە تەواوکەی بەس کاک ڕۆژدی خۆتەزانی ڕۆژان ڕۆژی لە دوایە یعنی وعدێکم مێرێ و قسەیەکم بۆ مەکە لەسەر تەلەڤیزۆن بەس بۆ ئینقازی تێپەڕینی کات
ئا بە مەسئولیەتەوەیتەوە هەولێر پرۆژەکە و تەواو بکەی کاکڕنج ئەگەر ئەو نیەتەم نەبایە 2010 ناتمەوە هەولێر باشە بۆ هاتمەوە هەولێر 2010 باسی ڕابردوو ناکەین ئێستا ڕابردوو هیچ وازی لێ بێنە ئەگەر من 84 نازانم ئەستا 83 ملیۆنە خۆیان کەشفیان کردووە بە سراحەت خۆیان و دایان ناوە و منیان تاوانبار کردووە ئێ باشە 2010 بۆ نەمتان گرت بۆ حالەی دادگامت نەکرد کاک سامان خۆت و دکتۆر نووری بۆ تۆ سەیری کە دە تۆ واز بێنە ئەمە وەڵامی پرسیاری من نییە براکەم ئەوە هاتمستە جوابی پرسیارەکەتە دەمەوە جوابی پرسیارەکەتە دەمەوە ئامادەی وتیایە بێتەوە هەولێر خزمەتت کەم ئەگەر من دز وایە مقاڵی خەڵکم بڕیوە و پارەی خەڵکم خواردووە باشە بۆ بە ئیرادەتی خۆماتمەوە 2010 و باران بوو و لەوە بەرهێنان خۆم و کاک سامان و کاک دکتۆر نووری دانیشتین ئەگەر دز وایەم ئەوێران بەهاتمەتە ناو هەولێرەوە ئێستش ئەوە لادە بەلایەکەوە جەنابەت پرسیارت لێم کرد بەڵێ من ئامادەم بێم کام وەخت حەزەکەم بەڵام ئەبێ ئاسانکاریم بۆ بکرێ ئەبێ حکومەتی هەرێم حیماەم بۆ دابنرێ حتا عینەن دووبارە سیناریۆکەی جاران نەکرێتەوە حاڵی بووی من بەنسبەت من نەبەحسی ڕابردوو ئەەکەم ئێستا با بلێن گەرەکمانە وەزعەکە حەڵکەین ئەمن پرۆژەم گەیشتە لە بەرەی قوتاب زەمانی تەزویری هێناوە فەرموو یەک دقیقە کاک دکتۆر ڕۆژدی من نەمەحامی دکتۆر ڕۆژدیم خوا دەزانێ لە بەرنامەی لایڤ زیاتر ئەم دکتۆر ڕۆژدیە بە چاوی خۆم نەمبینیوە پێشووتریش هەر نەمناسیوە و عاجزیژمە بە لەوانەیە بڵم زۆر کەیفیشم پێت نایە حەزم لەو لە زۆر شتی پرۆژەکەت نییە بە سەراحەتێڵم بەڵام ئەمە دیفاع لە دکتۆر ڕۆژدی نیایکەم کابرا ئەڵێ دێمەوە هەولێر کابرا ئەڵێ کاکە حیماەم بکەن ئامادەی سزنت بکەن ئەگەر تەواو نەبوو ئەڵێ یاک دقە ئێستا جەنابەت لە بەرەوەی پێشووتر خطاب زەمانێکی تەزویریان هێناوە فەرموو دوو جار دە جار 25 جار باشە یەک دقە ئێستا لەبەرەی دکتۆر ڕژدی نێتەوە هەولێر دەفەرموو مادەم جەنابەت حکوومەتی تو لەبەر خطاب زەمانێک پرۆژەیەکە ڕاگرتووە فەرموو 84 ملیۆنەکەی خەڵک بەرەوە دوایە لە دنیا کاکە تۆ پارێزەری قسەکەم ڕاستیان یان بڵێ فەرموو وەرەوە ئێستا بۆ ئیمزا ئەەکەم بە جورئەتەوە بڵێ بەیانی وەرەوە مادەم تەواویەکەی بەڵام خەڵکی کوردستان ڕەنگە حکمی بۆ ئەبەت خواگەر تەواوی نەکرد ئەو کاتە ئەم بە بەرێنەرێک قفڵە کردووە تۆ قفڵە کردووە نەیە و بەوە بەرهێنەرێکی تر نەپارەی خەڵکەکە ئەیتەوە ئەی ئەم عەدل و ئیحسانە لەکوێ لەم قەرارەدات کاکە ڕەنج ئەمە بەپێی یاسای وەبەرهێنان مادەی و بڕگەی 1 و 2 مدەی مناسب مهلەک دەدرێتەوە وەبەرهێنەری کەم تەرخەمە کاکە ڕەنج ئێمە لەگەر کولی هەندەسە دوایەوەی کە تەسبیتی واقع حال کرایانی سەیرم پێدێ ئەو کابرایە تاوانبارە تۆمەتبار نییە لە بۆی دەرەجەی قەتعی وەرگرتی حکومەکانمەبەستم دەمەوێت بیڵێ یعنی ئەمە سەیرم پێدێ بەو جەراعەتە لەسەر دەستگای ڕوودا و بەو شێوە ڕاستە و خۆیە بەو جەراعەتە قسە کە هەزاران کەس لەسەر دەستی ئەو برادەرە سەدان قەراری حکم دەرچووە ئامادەیتە وەکو پیاوێکی تاوانبار خۆتەڵی تاوانبار باشە وەکو پیاوێکی تاوانبار لە دنیادا ئێستا محکەمەی عاشق و مەحشوقەکانیش بە مباشر نەقڵەکرێ ئامادەی وتیایە بیتەوە بە مباشر محکەمەکە و ڕوودا و نەقلی بکات ئەگەر حەق لای تۆ بوو بە خەڵکی کوردستان بێ بە پاڵپشتت ئەگەر حەق لای حکوومەت بوو با تۆ بڕۆی بۆ سەجەن ئامادەی تیا کاکڕەنج ئامادەم کەی ئەمرەدەن ڕوودا و ئەمر بدا جەنابی سەرۆک ئەمر بدا و قەناتی ڕاگەاندنە دو سەعات ئێمە هەولێر بێنە پرۆژەکەم بدە پێ خۆ من لە ژێری دەسەڵاتی ئێوەم 6 مانگەر پرۆژەکەم تەواو نەکرد ئەوە دەستگیرم کەم کاکە یەک دقا کاک مەلاسین تۆ ئەو ماڵی خوای هەفتەیەک پێش ئێستا هاتوویتەوە ئێستا لێرەدا حەق بەکێیە کاک ڕەنج دوسێ دقا پێم مەبڕە تاوان من وا دەست پێ بکەم بە ناوی خۆی گەورە میرەبان ئەم بەرنامانە بەڕاستی سەمەری هەبوو بۆ خەڵک لە 2015ەوە خەریکن پرۆژە زۆر خراپەکان کەوتەوە بەڵە تاوا بووە بە دڵنیایوانێ و کێشەکانی دەشتی بەهەشت قورستر نیە لە فلۆریا ئێستا فلۆریا کە من ئەم شەو هاتمە خوار و ئەو پەڕی دڵم خۆش بوو کە
سپاس بخواوە بەرهێنەرێکی سلێمانی کاکاوە بۆ زانیاریشتان نەخۆش ئێستا لە نەمسای هەمووتان دوعای خێری بۆ بکەین بەڵکو بە سەلامەتی بێتەوە. کاک ڕەنج کاک سامان برانی خۆشەویستم، ئەگەر ئێمە بمانەوێت قسەی واقعی بکەین مەسەلەن لە بابی مەسەلەن ناواقعیتەوە بچینە دەرەوە بەم شێوازەیە. یەکەم ئەم برابەڕێزە دکتۆر ڕوژدی پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێەوە بەرهێنەری پرۆژەکە بووە. ئەو شارەی کە ئەمڕۆ تۆ ڕۆشتیت لە 150 یاخود 80 بێت لەسەر دەستی ئەوە بنیاندراوە بە هەر شێوازێ بێت. وەک پرۆژەکە ئێمەش لە یەکێتی بەرنامچوون سێرمان کردو بە جوانی بەڕاستی بینا و ئەو ئینشاءاتەی لەوەیە ئەوەندە بێ کەڵک نێمە بڵێنەوە 83 میلیۆن دلار هەمی لە ناوچووە بەعکسی شەوانەیە. لەبەرەوە ئێستا قوتبین بووە بازاری هەولێر گەرم بووە، هەولێری جاران نییە. هەولێر ئێستا بە ڕۆژە پتر لە 2 میلیۆن کەسی لەیە، 2 میلیۆن بۆ 2 میلیۆن و خەڵک دێتە هەولێر زۆر گۆڕاوە. ئەم پرۆژە ئێستا لە ئیدارەدان چۆتە دەرەوەی نا پرۆژەکە قیمەتی زۆر لەوە زیاترە کە ئێستانە ئێمە گیرمان خوارد بەدەستێ بۆ ماچارەسەر ناکرێ. بۆ ئەوەی ئەم پرۆژە بخێنەوە سەر ئەو واقعی کە وەک پرۆژەی فلۆریاسە کە دانیشتوانەکەی دڵیان خۆشە، ئێمە پێویستیمان بە 2 خاڵە زۆر گرنگا بێت جێبەجێ بکەین. یەکەم بەڕاستی دکتۆر ڕوژدی پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێسە چەند فەرمانێکی گرتنی هەیە و هەنێ حکمیشی قەطعی بۆ بە قەطعی پێویستیمان بەوە هەیە جەنابی سەرۆکی هەرێم پێش هەموو شتێک کاک نێچیرەڤان بەرزانی ئافاتێکی بۆ دەرکرد یاخود لەلایەکی ترەوە گەر ئەمە نەکەین چونکەمە برادەرە کە هاتە ناو مەتارەوە فەرمانی گرتنی هەیە یەکسەرە گیرێ بۆ کە ڕۆژتیش یەکسەر ڕوا بۆ تەفسیرات ئاگادار بە من تۆ ناتوانین ببین نەتا بڵێن وەرە پرۆژەکە جێبەجێ بکە. ئەمەش مەسەلەیەکی قانونیە، عنی ئەبێ حەلێکی بۆ بدۆزینەوە. دوو بە بۆچوونی من زۆرتر بۆچوونەکانم لەگەڵ جەنابتایە. ئەم پرۆژە بەڕاستی دکتۆرە ئەگەر دکتۆرەکەی کە ڕوژدیە و بەرهێنەرە سەقەت بوو بیان باش بوو بێ ئەو ئەمەلیاتەکەی کردووە. ئەگەر دکتۆر ڕوژدی ئامادەی هەبێ بگەڕێتەوانێ ئەم پرۆژە جێبەجێ بکە باشترە لە هەر وە بەرهێنەرێکی تر بێتە ناو پرۆژەکەوانێ. ئێمە چەندین وە بەرهێنەرمان بانگ کردو بۆ کاکسامان ئەزانێ بۆ دەشتی بەهەشت. زۆر ئێستا فلۆریا زمانێ هەلبوو لەبەرەوەی محەممەد نەورەسی خۆی لێرە بوو بەڕاستی. ئەگەر ژۆک دکتۆر ڕژدی مەسەلەن توێ دەرەوەی بازنگەکە بە ئاسانی فلۆریاشمان پێ ناکرا. بۆیە ئەم بیرکردنەوەی ڕوودا و کامانەیە دکتۆر ڕژدی بێنینەوە بۆ کوردستان ئەگەر بتوانین بێنینەوانێ بەڕاستی چارەسەرکردنی من نەئەمەوێت دکتۆر ڕژدی بێنمەوە نەئەمەوێت دکتۆر ڕژدی دەربکەم من واقع حاڵێک باسەکەم. ئیشی من حکومدان نییە، ئیشی میدیا بەدیلی دادگا نییە، بەدیلی دەسەڵاتی تەنفیزی و تەشریعی نییە. ئیشی میدیا خستنە ڕووی واقعەکەیە زۆر جاریش لە نەتیجەی مۆزوعەتی خستنە ڕووی بابەتەکان چ جەنابی کاک مەسرور چ جەنابی کاک نەچیروان چ جەنابی کاقوبات بەڕاستی بڕیاریان داوە چونکە ئەوان بە چاوی دژمن سەیری هیچ وەبەرهێنەرێک ناکەن. ئێستا کابرایەک هەیە ناوی دکتۆر ڕژدیە هەرچەنە قەزەکەی من هەمووی دکتۆر ڕژدی نییە نامێزۆ هەموو کاتەکەش بە دکتۆر ڕژدی و نازانم ئەم شتانە بەرمەسەر لەگەڵ حرمەتم بۆ جەنابی دکتۆریش هاتووە ئەڵێ کاکە من دێمەوە تەواوی یەکەم کاکە من مەغدورم فەرموو ئەوە عەرز و ئەوە گەز با دکتۆر ڕژدی بێتەوە مادەم لە 85 تەواو کردووە با باقیەکەشی تەواو بکە ئەڵێ ئەتوانم خیتاب زەمانیش بەم ئەو خیتاب زەمانە تەزویرە دیارە کە سوکاری هێناویانە برای هێناوێتی مەحامێکی هێناوێتی نازان ئەو وا دەڵێ ئەو وا دەڵێ ئەو لەڕووی قانونیشەوە مەبدەئی شخصی عقوبە هەیە ئەگەر خودی خۆی نەیکرد بێ فعلەکە و لێ مەسئول نابێ. ئێستا باشترە لەویا شۆلەکە هێلانەی تیا بکە و چاوی خاوەنەکەی زرتەی بێ یا دکتۆر ڕژدی بێتەوە کار ئاسانیەکی بۆ بکەن. من ئەزانم لە وڵاتەیە جاری وایە کار ئاسانی کراوە بۆ پیاوکوژ لە سزنیان ڕاوەتە دەرەوە خۆ ئەمە پیاوی نەکوشتووە دەفەرموو کاک نێچیروان جەنابتان مادەم بە دوای چارەسەری ئەم کێشانەوەن و تۆ خەڵک بە ئەندازیاری ئاوەدانی تەزانێ و بەشێکی زۆری جادە و پڕۆژە جوانەکانی ئەم پایتەختەی کورد لە سەردەمی توای قەراری لێدراوە و ئێستا جەنابی سەرۆکی حکوومەت ئێوێ گەشتری بکاتەوە ئێ باشە فەرموو لە پێناوی خەڵکی ئەم وڵاتەیە لە پێناوی دکتۆر ڕژدیانە قەرارێک بن مادەم کابرا هاتووە ئەڵێ تەواوی دەکەم دەفەرموو فرسەتێکی تری بەنێ تۆ ناڵی 5 فرسەتمان داوە با بێ بە 6 منیش قسەیەک بکەم. سپاس سەرەتا سڵاوڕێز بوو بینەرانی ڕوودا و دەستخۆشیش لە ڕوودا دەکەن کە هەمیشە کێشەی خەڵک لەسەر مێزی گفتوگوی دادەنیتن. پێم خۆشیش بوو ڕاستی یعنی ئێمە باسی دەستکەوتەکانی یاسای وەبەرهێنان بکەین بەڵام قەدەر وایە ئێستا مەجموعە خەڵکێک لێرەیە و چەند پرۆژەیەکمانە کە کێشەکەیان ماون و پێم سەیریشە کە بەڕێز ڕژدی دەڵێ ئەمن دێمەوە خۆ دەبێ بیتەوە ینی لە بەردادگاش بی دەبێت دادگات بێنتەوە ینی ئێمە تازەش بەشێکین لە عێراق بەسەر بەست بی و دەڵێ دێم
خۆ دەبێ بێتەوە بچێ دادگا چ وڵاتێکەوە پەیوەندیەکە لە هەر کوێک بیانی ئەوانەی کە دادگا بریاریان لەسەرداوە تاوانبارن دەبێ بێنەوە ئەگەر ئێستاش لە خۆی ڕادەبینی بێتەوە بچیت زماناتی بدەتە دادگا پرۆژەکە تەواو بکە با بێتەوە ئەنی کەس ڕێی لێ نەگرتووە ئەو تاوانبارە محکەمەکانی هەرێمی کوردستان حکومیان داوە کە ئەوە مقەسر بووە بەرامبەر ئەو خەڵکە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان کە وڵاتێکیان پێداوە مقەسر بووە ئەگەر ئێستاش لە خۆی ڕادەبینی دوو پرۆژەی هەبوو من یەمەوە تەواوی کەم کاکە ئەوە محامی لێرەیە کاکڕنج هەر کەسێک بریارێکی دادگا بۆ دەرچوو دێتەوە محامیل و خۆی دەگرێ دەچیتن استعدادی بوو بریاری دادگا بۆ دەرچێت لەبەر کێشەکانی خەڵک ئەگەر ئێستاش حاضر بی کێشەکانی خەڵک هیمە پرۆژەکە تەواو بەیان ڕژدی سعید بچێتە ئینفرادی بەتەکید کێشەی خەڵک لە هەمویان ئەو لەسەر کێشەی خەڵک دەچتە ئینفرادی ئەگەر ئێستاش بێ زماناتی بداتە حکومەت بداتە دادگاکان حتمما دەرگا کراوەیە با بێ پرۆژەکە تەواوکە بەڵام دەبێ شتێکی ڕاستەقی نەبی ئەوە مدیر عامی هەولێر دەڵێ چەند دەرفەتێکیان پێداوە ڕاست نەبوونە ڕاست دەرنەچوونە با بێتەوە زماناتی بداتە حکومت بداتە دادگاکان دەرگاکراوەیە ئەزنەدەی مداخلەیە بچووکم هەیە بۆ جەنابی کاک بەڕێز باشە من پرسیارێ لە جەناب دەکەم ئەگەر مەجال مەدەی پێ یعنی چی من مەسەلەن تێمەوە مەزەچی دانشم سەیری خۆمەکەم یا دانشم گاڵتە بە خۆمەکەم کە من هاتمەتەوە جارێ من ئەسڵەن هەر دەرنەچوومەتە دەرەوەی عێراق ئەوەی پێتانی وتووە دکتۆر ڕژدی هەر هاتووە ئەوە ئەسڵ ئەساسی نییە من ئەوە 8 ساڵە لە بەغدان 2014 هاتم 15 هاتم 16 هاتم 18 هاتم ئاخرەکەی 18 بوو کە 18 هاتم نەگەیشتمە نەتیجە لەبەر ئەوەی استثمار فکری خۆی دەکاتەوە براکەم فکر ناکاتەوە ئەو پرۆژەیە خلالی حەوت ساڵە خزمەتت کەم لە ژێری دەسەڵاتی استثمار بووە کە 1970 بووە 3 دزراوە باشە ئەم دزیەی کە کرا بۆ لە ژێری دەسەڵاتی من نەبووە لە ژێری دەسەڵاتی حکومەت بووە باشە کاک سامان جەنابت مەسوولی ئەو پرۆژەی نەتوانی دووسارەی پۆلیسدا بنەی حتا ماڵی خەڵک بپارێزی و ئەو ماڵەی وا من لە ژێری مۆڵەکە بوو بای 40 ملیۆن دلار مەوادم دانابوو تەوقیع کرا و مەحزەر شمای هەمووی دزرا ئەوەش لادە بەلایەکەوە کاکە من تاوانبارم خەتای کەس نییە خەتای منە ڕێگەم بدەن پێش تێمەوە بۆ هەولێر پرۆژەکە تەواوەکەم 6 مانگ من بینن ئەگەر بینیتان ئیشەکە سەری گرت دەستخۆشیم لێ بکەن بینیتان ئیشەکە ناوەڵات چەوت بوو ئەیدامم بکەن نەموو ئەبەت ئامادەم قەت بکەم من ئەیدامم براکەم خوا حافیز ئیتر من قسەی ترم ناوێت لە تۆ قسەی تریشم ناوێت لە کاک سامان ئەوە ئێوە و من پامەکەم ئاڕاستەی جەنابی کاک مەسرورەکەم وەکو سەرۆکی حکوومەت پامەکەم ئاڕاستەی جەنابی کاقوبا دەکەم کابرا ئەڵێ دێمەوە پرۆژەکە تەواوەکەم کەسمان بەقەدەر تۆ کاک مەسرور مەسول نین و کەسیشمان بەقەدەر تۆ خەممان نییە من ئەگەر کاتێککە ناوی تۆ دێنم هەرچیەک بڵێم یعنی خۆ ناچم مزایدە بەسەر تۆ بکەم چونکە ئەگەر کەم و کورتی هەبێ خەڵک ڕەخنە لە تۆگرێ ئەگەر ئینجاز هەبێ کە ئینجازیش الحەمدولیلا زۆرە هەرچەندە کەم و کورتیش زۆرە بەڵام ئینجازەکان هی بەڕێستە لە ئەم من ناڵم کەم و کورتی ئەڵەم ئینجازی تەواوکردنی پرۆژەی دەشتی بەهەشت بخەرە پاڵ ئینجازەکانی ترت لە کابینەکەتا ئەم مەسەلەیە بە کاک سامان عەرەب و بە کاک محەممەد شوکری حەل نابێت لەگەڵ ڕێزم چونکە پێویستی بە قەرارێکی گەورەتر هەیە ئیتر نازانم مەبەست شمەوە نییە کە دوور با کاک محەممەد شوکری دەسەڵاتی نییە یا مەبەستی خراپم نییە مەبەستی خراپم نییە بەس کاکە ڕەنجەمە دەستەوەستان نەوەستاین دوای دەرچوونی بڕیارەکەی سەرۆکی حکوومەت ئەو کات بە بڕیاری 222 ئێمە داوەتنامەمان لە بۆ یەکێتی وەبەرهێنەران نار لەگەر 5 وەبەرهێنەر دانیشتین بەڵام خۆتان دەزانن لە دوای 2014 شەڕی داعش و ئەتا 2017 ئەمە نەماتوانی دەنا 5 وەبەرهێنەری استعدادی خۆیان نیشاندا هەرخاوەنی ئەو پرۆژەی تەنیشت پرۆژەی دەشتی بەهەشت ئێستا خەڵکی تێدانیشتە جێ و لەگەروی بەردی بناغیان دانا تەواویان کرد ئەویش استعدادی نیشاندا ئاخر شتیش ئێمە لەگەر کۆمپانیایەک ئامادەکاریمان کردیە و نامە نووسرایە لە بۆ جەنابی سەرۆکی حکوومەت و حەزیشم لێرە بە سوپاسەوە نووسینگەی جەنابیان لەگەر ئێمە لەسەر خەتێن و چەندین پرۆپۆزەل ئامادە کراوە کە چارەسەری کێشەی دەشتی بەهەشت بکرێ و بە دڵنیاییشەوە ئێمە
ئەوەی کە لەگەر فرسەتی تری بە دکتۆر ڕژدی بێتەوە ئەو خەڵکە دەزانی ڕزگار کاک ڕەنج ئەمن لەبەر ئەوەی لە 2006 لەوە بەرهێنانم ئەو کابرای بەس برێ خوا بە حەقا و هەباوەڕی پێ دەکەم ئەگەرنا هیچی ڕاستی نییە لەگەر جەنابی کاکێر ئێستا بەرنامەکەی ئاگادارە خۆم لەگەری دانیشتیمە ئەو فرسانێک کە جەنابەت ئێستا پێی دەدەی 5,000 زیاتری پێدرایە ئەخیر جاریش کە باسی دەکا کاتێ بە خیتاب زەمانێکی تەزویر پێشکەشی کاکە ڕەنج بە پێی یاسا کە مۆڵەتت لە وەبەرهێنەرێک وەرگرتووە بلاکلیست دەکرێت ئەو وەبەرهێنەرە مافی پێدانەوەی ئەو پرۆژەی نیە لە ڕووی قانونیەوە و هەموو ئەو زەرەر و زیانانی لە پرۆژەکە کەوتووە لە هاوڵاتی کەوتووە وەبەرهێنەر تەحمولی مەسئولیت دەکات ئێستا ئەو برادرە ئەوە بەرهێنەر دەیداتەوە نەحکومەتیش دەیداتەوە ئەگەر جەنابیان من ڕینی خەڵکەکەم ئەم خەڵکە ئەو خوشکەی کە لەبەر بێپارەی خاوەنی $300,000 بۆ ئیتوانی لە نیویۆرک شوقەیەک بکڕێت لە هەولێر کڕیوەتی کێ مافەکەی کاکە ڕەنج ئەمە حکوومەت دەستەوەستان نەبووە بەڵام خۆتان زانن باری دارایی زۆربەی ئەو پرۆژانەی کە کاریشیان تێدا دەکرا بە شەڕی داعش بە بڕینی بودجە بە نەبوونی بازار بە ئەزمەی کۆرۆنا ئەوانیش لە کاروەستان مانای ئەوە نیە مە دەستەی وەبەرهێنان دانیشتین و عیلاجمان نەکرد من ئەسەن هەر پێشەکەکەم هەرەوە ما بوو شعرێکتان بەڵێ قوربان ئەمە بەستم 13-14تان خستێتەوە سەر بەڵێ ئەوە ئەو برادرە یعنی بەڕاستی ئێستا خۆی وا پێشان دەدا ئێ باشە حەزم لێگەر ئەگەر دەرێ بەخۆی دەرێت لە بەغدای من نازانم لە ڕێی سکایپی و احتیمالە لە وڵاتێکی تکەوی ئەگەر دەرێت لە بەغدان بە باسەردانێکی مەجلیسی قەزای عێراقی بکە کە 5 حاکم لێ قۆری بڕایە لەسەر دەستیوی حاکمەکان هاتینە سەردانی ئەمە کردێ دەرێ ماڵی مەشیان ئۆفیسەکی لە بەغداڵە دێمەوە بۆ هەولێر تەواوی دەکەم ئەو فرسانەی پێدرا یەک دقا کاکی محامی ئەم قسانەی کاک سامان و کاک دکتۆر ڕژدی ئەگەر نەچێتە بابی کردداریەوە خزمەت بە خەڵکی کوردستان و بە هەولێر ئەکات نەخێر دوایەوەی سەردا ڕێز و سڵاو بۆ بینەرانی ڕوودا و کەناڵەکە و بە تایبەتی بۆ تۆ بەڕاستی کامیشە خەمخۆری هەمومان خەمخۆری نامێ وەکو جەناب دوتە شعرێت پێ بڵێم هەمومان جەنابتە ناسین دەستخۆشی لە یەکەم تیکرارن بۆ ئیشانی پێشتر کردوتە هەنێک شتێکە ڕەنج لە ڕووی یاساییەوە ئەو بەڕێزە من شارەزای نیم بەڕاستی کە یاسا ئەو قەرارە دەرچووە و اکتسابی دەرەجە قەتعی کردووە بەڵام یەک شت هەیە ئەم بەڕێزە مدیر مفۆزی شەریکە بێت چۆن حکمی جەزایی بۆ دەرەچێ نابێت هەر لە ڕووی یاساییەوە بەپێی یاسای سزادان کەسێک کە إضافة لوظيفتي سرراي كارك إيشي كر عقوبة شخصية هادري بدلا من عقوبة سالبة للحرية اللي جات للسجن بكريب مبلغ غرامة لي ولا قري أما هم كأكساماني شو هم دولته هم خمخوري أو ما فراوانا كان أيك كان لقال أوبر أجانا يكتري والله مش كثير شيء من يعني حقتك كأكسامان حسب ما خوي إقراري بيبكا بروجي وبرهنان لم حالتنا بنمونا أمي ورينا تنها كده توقيعك سروكي أنجمني بالاي وبرهنان كشيء سروكي حكومة الأمان كاتا و استمك أكسامان يربطواني وعدك ذاتي من باسي وعدناك والله من بيد ظلم كاكا تو محاميت استأم بياوا الله من ديموا أجر طواو منكرت لبردستانان بمقرن إعدام ممكن ئەمانی لە بەردەم ئیناراڵێ لە ڕووداوەیڵێ مەلاین خەڵک ئەیبینێت حەق نییە ئەو فرسەتەی بەنیە لەبەری مافی حەقی عامیتیا تاکید بەتاکی بەس کاک سامانە لە فرسەتی ترمانات با ئەمەشی بدرێتێ با ئەمەشی بدرێتێ بەڵام وەڵای ئەو کاتە من یەک بەرنامەکەم ئەڵم یا ڕەبی دەستی خۆش بێ سجنە کرد ئەو دکتۆر ڕژدی حەقا بیخەیتە ئینفرادی بەڵام بەس ناڵێم کاگڕانجان من حەزمە کرد کاک سامان باسی وەی کرد بلاک لیست من تا ئێستا پێ ئاگادار نیم هیچ یاسایەکمانە بێ هاوشێوەکە هاوشێوەی ئەم بەڕێزە هەر مستەسمەرێکی تر تەمان مستەسمەر لای ئێمە کۆمپانیایە شخصی مستەسمەریش غەڵەتی کردووە من ئەزانم ئەو کاک مەلاسینە بۆ نمونە مەرحەلە هەبووە کەوتۆتە قەیرانەوە بەڵام دەریش نەچووی لێ ڕزگارت نەبووە وڵا بەس من یەک کۆمنت ئەگەر کە کۆمنت من ئەواڵێم ئەم بەڕێزە ئەتوانی ئەو تەحەدای ئێستا کردی بیکات ئەگەر بەو شێوەی کاک سامانەڵێ ئیجازەکەی لێ سەحب نەکرابێتەوە ئەتوانێت خۆ من لە ئەمریکام و شەریکەیەکم هەیە و مقڕەکەی لە کوردستانە و لە هەولێرە و ئیجراعاتی خۆم دەست پێکەمەوە خۆی جمانعنیە سپیسمان بۆ خۆم بەڕێزە ناتێ بلۆکمان بۆڵگرێت بەس کۆمپانیای مەلاسین ڕاستە ئەبێ سەرۆکی هەرێم لە پێناوی ئەم دکتۆر ڕژدی بەڕێزە لە پێناوی مافی خەڵکە ئەبێ بڵێ لێبوردنێکی استثنایی بۆ دەرکا بەنسبەت ئەو قەرارانەی مکتسب دەرەجە قەطعی ئەوانەی کە پلەی بن بڕی وەرگرتووە
دەسەڵاتی هیچ کەسێکانێت تەنها سەرۆکی یێرێ مەتوانێت عفوێکی بۆ دەرکات وڵی لەوە گەورەتر نییە ئەو دەشتی دەردی جەناوت فەرمووت دەشتی جەهەنەمە بکەوێتەوە ئەمنە و بەڕێزانەی کە بینیتەوە بەڕاستی هەمومان جرجی هەولەرینی دەشتی بەهشت هەموو یەک بەجێی پیاتە بەس من کاگرانس حەزم لێە یەکش لە دیباجەکەی ئەمایە حەزم لەو بە پرسیارێکی جەنابەت بۆیە نەمتوانی ئەوەی خۆم هەمە بیگەێنم ئێستا ئەمە بیگەێنم هەمیشە هەر سێ بەڕێز تەمانەمانە پێش ئەمانیش شخصیاتی تر هەبوو من احتراممە بۆ میان شتێکی شخصیم لەگەڵ هیچ بەڕێزەکان نییە و حکوومەت یەک کێشەی گەورەی کرد حکوومەت بەرپرس بوو لەو کێشانەی ڕوویە حکوومەت ئێستاش بەرپرسە کە هاوشێوەی دەشتی بەهشت و وەرین و فلۆریا و نازام چۆشوێ کە بە کۆی گشتی لە هەرێمی کوردستان 12670 تا ئێستا ئیسلام نەکراون لە لاوان خاوەنیەکەکانەوە سەرڕای ئەوەی پارەیان درراوە ئیلتیزاماتی سەرشانی خۆیان جێبەجێکراوە کێشەکە لێراتیە حکوومەتی بەڕێز هەستاوە مندان بۆوانێم ئێمە کرتوکاڵ بووین لە یاساکە نوێ بوو خۆمان تازە بووین بەڵام ئەمانە پێوترە کفری یاسایی کە کراوە شەریکەیەک ذات المەسئولiyە محدودە یعنی تەنها توانی پارەکەی بگری خۆی ناتوانانی بگری پارەکەی 1 ملیۆن دینار بووە بای 100 ملیۆن دلار پرۆژەیەکی دراوەتێ هێنراوە بەرامبەر من قیت کراوەتەوە خیتاب زمانی لێ وەرنەگیراوە ئێستا من لە دادگا بێم غەراماتی تاخیری داواکەم دەستەکەم بە جیفانێکی بەتاڵە 1 ملیۆن ڕەسمالی ئەمە چێ کردی دەوڵەت کردی حکوومەت کردی کەواتە حکوومەت مەسئولە بەرامبەر بەو 12670 یەکەیە تا ئێستاش ئێستا لە دهۆک چەند پرۆژەیەک هەیە لە هەولێر 5 دانە هەیە لە سلێمانی 3 دانایە دوان هەیە پاش ئەم ناوەبڕە بزانم کاک عەزیز چ بەڵێنێکەدا بە خەڵکی کوردستان و چیان کردووە کاک سامان چی ئەفەرمێ بۆ خەڵکی هەولێر 5 پرۆژە هەیە بە پرۆژەکەی دکتۆر ڕژدیەوە بۆ دکتۆر ڕژدی میبراس کردم شەو بینەرانی بەڕاست چونکە پرۆژەکەی زۆر گەورەیە هەزاران کەس چاویان لە دەستی حکوومەتە و هەروەها 3 پرۆژەش لە لای جەنابتان پاش ئەم ناوبڕە ئەگەڕێمەوە وەڵامەکان بە هیوان بۆتان وەربگرن بەڵە بەرەزان جارێک سلااوتان لەبێ بەڕاستی هەندێک شت ڕوایەت کە هەم شایانی گریانە هەم شایانی پێکەنینە کاک مەلاسینەڵێ لە وەرینستی ژنێکە ناسم ئەوەندە هاواری کرد و کەس گوێی لە نەگەر مناڵەکەی شەشی تەواو کردوۆنە ناردۆتە کولەی قانون بەس بۆ ئەوەی حەقەکەی بۆ وەربگرێتەوە لە وەرینستی جا ئەساس مسلمانی دوو هاونیشتیمانی کاک عەزیز وەرەگرم دوای ئەویش دوو هاونیشتیمانی لە ستۆدۆش دوو هاونیشتیمانی بەڕێز کاک عەزیز ئەو چەند پرۆژەی سلێمانی کەی دەست پێکاتەوە کەی تەواو بێ و کەی خەڵک بە مافەکەی خۆی شا دەبێتەوە جملە هیچ نییە کەی خەڵک بە مافەکەی خۆی ئەگاتەوە لە ئەو پرۆژانی کە تەواو نەبوون لە سلێمانی سەیرانستی و میناستی هەڵبەتە خۆشبەختانە سلێمانی کەمترین پرۆژەی تەواو نەبووی تایە وە کەمترین قۆڵبرینی تێدا بووە لە بواری نیشتە جێبوونە هەڵبەتە زۆرترین ئینجازیش ڕاستی بڵم لە هەولێر بووە لە پرۆژەی نەوعەیە بەڵێ ئەم کاتان باش شەرچەنە بۆ ماوەیەک دەنگە قەتە بوو سڵاو ڕێز و حرمەتم بۆ جەنابەت کاک ڕەنجووە هەردوو برای بەڕێزم کاک سامان و کاک کوردۆ و کاک حاجی مەلایەسینە حاجەکەش زۆر بووە خەریکە ڕستەکە زۆرە بێ و ئەو برا بەڕێزەشمان و هەموو بەشدار بووان و بینەران و بیسەران من ئەمەوە بۆ جەنابتان ڕوونکەم و ئێمە لە سلێمانی لە ڕاستیا دوو پرۆژەمان هەبوو کە کێشەی بۆ دروست بوو لە تەواو نەکردنی ئەویش دیارە ئێمە بە هەر یەکسەر نەچینە سەرەوەی کە بڵین با بڵین وە بەرهێنەرەکە تاوانباری یەکەم بووە هەڵبەتە وە بەرهێنەرەکە تاوانبار بووە لەوەی کە هەندێک لەوە بەرهێنەرەکان کە ئێمە لەو کاتە 24 پرۆژەمان مۆڵەت دابوو و ئیشی تیاکرا لەو 24 پرۆژەیە ئەم دوو پرۆژەیە کە مەبەستمە کە بە بڕیاری 92 ئەوە بوو شەڕی داعش و ئەو زروفانەی کە بەسەر حکوومەتی هەرێما هات و نەبوونی موچە کۆمەڵێ گرفت بوون کە بۆ پرۆژەکانی وەبەرهێنان دروست بوون و ئەم دوو پرۆژەشی لەو پرۆژانە بوون یەکەمیان پرۆژەی میناستی بوو کە بەڵێ
بەڵێ ئەم دوو سەیرانستی پرۆژەیە کە پرۆژەی دەستپێکاتەوە میناسیتی بوو قوربان بەنسبەت پرۆژەی میناستیەوە پرۆژەکە چارەسەر بوو کێشەکە تەواو بوو ئێمە پرۆژەیەکی دیکەمان نابەوە بەرهێنەرەوە ئێستا لە تەواوبوونی پرۆژەکەیەوە خەڵک مافی خۆی وەرگرتەوە و هیچ کێشەیەکی تیانەما و پرۆژەکە وەکو خۆی ئێستا وەکو پرۆژەیەکی نوێین بە خەڵکی شوێنەکەی چکۆم ئێمە خەڵکەکە چارەسەرمان بۆ کردن و لە پرۆژەیەکی نوێە ئەوەی کە پارەکەی وەرگرتەوە و ئەوەشی کە ویستی بەشداری بکاتەوە جارێک کە لەو پرۆژە نوێیە کە دەروی خەیرە لەو پرۆژەیە بە ڕێژەیەکیش داشکاندنەوە پرۆژەکەی وەرگرتەوە سەبارەت بە پرۆژەی دووەم کە پرۆژەی سەیرانستی بوو و بەرهێنەرەکەشی حەقی ئیسماعیل کە خەڵکی جەنابی خەڵکی هەولێر بوو بڕاستی بۆ ماوەی 8 ساڵ نەیتوانی ئەو پرۆژەیە جێبەجێ بکە بۆیە ئێمە لە دەستەوە بەرێنانەوە بە سوپاسشەوە کە ئێمە چارەسەرەکان هەڵبەتە بە لەگەڵ جەنابی کاک دکتۆر محەمە و برادرانی دەستەی وەبەرهێنان لە یاسایی و هەڵسەنگاندن هەمویان هاوکارمان بوون بۆی بتوانین چارەسەر دانین بۆ پرۆژەکان هەڵبەتە ئێمە دوایەوەی کە دڵنیا بووین لەوەی کە وەبەرهێنەری کۆمپانیا حەقی ئیسماعیل ناتوانێت پرۆژەکە جێبەجێ بکە ئێمە هەڵبەتە گەشت ناو بڕیارەی لەگەڵ جەنابی سەرۆکی دەستە و برادرانی دەستە کە پرۆژەکەی هەڵوەشێتەوە و هەوڵمان نا لە ڕێگای وەبەرهێنەرێکی نوێەوە کاری بۆ بکەین و ئەوەش بوو توانیمان وەبەرهێنەرێکی نوێ بەدەستبێنین کە ناوی ئاسۆ گروپە بۆ تەواوکردنی پرۆژەکە بەو مەرجوو ڕێنمایانەی کە ئێمە هەمانەوە مافی خەڵک پارێزراو بێ و خەڵک من زیاتر باڕوونی کەمەوە بە جەنابتان دیارە 4 مانگی پێش ئێمە ئێستا دەست بەکاربوونمان بۆ پرۆژەکە کرد و ماوەکەشی بۆ تەواوکردنی پرۆژەکە بە پێوە لە 12 تەواو کردووە پێشتر دیارە لە 12 کە 8 ئەمێنێتەوە ئەوەش بۆ ماوەی پرۆژەکە کاتی خۆی 3 ساڵ بووە کە کاتە نزیکەی 2 ساڵ و 8 مانگ ئێمە توانین بڵین پرۆژەکە تەواو ئەبێت لە 2 ساڵە بەڵام ئەوەی کە هاتە ڕێگای پرۆژەکە جارێکی کە ئەو بەڕێزە لە هەولێر لە دادگای هەولێر ئەمری وەلائی بۆ پرۆژەکە دەرکردووە بۆ هۆی ئەوەی کە ڕێگر بێت لە تەواوبوونی ڕێگر بوو لە دەست بەکاربوونی پرۆژەکە و خۆشبەختانە ئێمە لە دادگای لە ساڵحی پرۆژەکەەوە دەستێ و بەرێنان ئەمری محکەمە تەواو بووە لە محکەمەی ئیداری تەنها ئەوەی ماوە کە ئێمە ئاگدار بکرێنەوەکو دەستێ و بەرێنان و خلالی ئەم چەند ڕۆژی ئیشەڵای ئێمە ئەگەینەوە کە پرۆژەکە دەست بەکار بێتەوە کەواتە ئەم جارە عەقدێکی ئەوەندە تون و تۆڵ و محکەم کراوە کە خەڵک زیانی پێنەگا و پارەی نەفەوتێت بەدڵنیایەوەکو ئەوەی کە بۆ میناستی کردمان و هەموو خەڵکێک مافی خۆی وەرگتەوە بۆ ئەمەش هەروە ئەبێ و هەموو دڵنیاکەمەوە لە بەشداربووان کە دیارە زۆر بەشان من زۆر لە نزیکەوە ینی لە نزیکانم و هەوڵەکانم لە شخصی خۆیان زۆرتر بۆ ئەوەیە کە مافەکەیان بەدەستبێنم و دڵنیاشانەکەمەوە کە ئەبێ مافەکانی خۆیان وەکو خۆی بەدەستبێن باش دەی بزانم ئەی ئەم کە لە سلێمانی هیچ کێشەیەک نییە ئەم هاونیشتیمانیە بە ڕێزانە بۆ هاتوونەتە ستۆدیۆ با دوو کەس قسە بکە لە سلێمانی یەکێکتان بەس یەک دەقا مامۆستا عەزیزی بەڕێز زانم لە هەولێر شوقیان کڕیوە و قۆڵیان بڕاوەیە لە سلێمانی سڵاو لە بینەرانی ڕووداو سڵاو لە کاک ڕەنج جان بەڵێ ئێمە پرۆژە لە دەشتی بەهەشت بەشداریمان کردووە لە پرۆژەی دەشتی بەهەشتا بەڕێز کاک ڕژدی لەوێ ئامادەیە کاک سامان ئەڵێ پرسیارێکمانەیە ئەڵێ کاک ڕژدی ئەمر قەبزی هەیە و تاوانبارە لە ساڵی 2012 ئێمە بەشداریمان کردووە لەو پرۆژە کاک سامان نەیتوانیوە چارەسەرێ بدۆزێتەوە ئێستا ئەو بەڕێزە ئەڵێ بە 6 مانگ من تاقیکەنەوە وەکو کاک ڕەنج وتی با تاقیکەینەوە ئەم 6 مانگەش بە نسبەت ئێمەی بەشخوراوەوە وەکو 6 دقەوایە لەلای ئێمە 6 مانگەکەی دکتۆر ڕژدی وەکو 6 دقەوایە با تاقیکەینەوە زۆر سپاس هیوادارین هەرچاوم
مافەکانمان ئەوەندە دکتۆر ڕژدیمان تاقی کردوێتەوە بێ تاقەت بووین لە زۆر ئێمە چاوەڕوانی مافی خۆمانین. باشە با کەسێکی تر قسە بکا بەس غەیری دەشتی بەهەشت چونکە هەر لەسەر جادە مقابلەی 4 کەس بکە لە دەشتی بەهەشتێکێکیان قۆڵی بڕاوە. لە سلەیمانی کێشە نییە سەرسەرم ئەم جارە یعنی حەلێکی نهاییمان بۆ بکرێت بەڕاستی زۆر ئێمە هاتوینەتە هەولێر سەردانی کاکسامانمان کردووە سەردانی دکتۆر محەممەدمان کردووە منیش بەشداربوویەکی دەشتی بەهەشتم ئێمە تقریبان 4 شوقەمان هەیە 24 دەفتەرمانیاوە هەتاوەکو ئێستا ئەوە 10 ساڵ زیاترە ئێمە هیچ مافەکەمان بۆ نەگەڕاوەتەوە و داواکارین کە ئەمە دوایین جار بێت ینی ئێمە کۆبینەوە لەسەر ئەم مۆزوعە بەڕاستی چەند جارێک هاتوینەتە بەر دەستەی وەبەرهێنان قسەمان لەگەڵ کاک محەممەد کردو و لەگەڵ کاکسامانیش خۆی ئاگادارە بەڵام پێیان وتوین مانگێک 2 مانگکە حەلە بێت بەڵام هەتا ئێستا بەس قسە بۆ هیچی کە بۆیە ئەم جارە داواکاریەکەم هەیە لە سەرۆکی حکوومەت و لە جێگیری سەرۆکی حکوومەت کە بەس دەستی بەهاش نییە زۆر سپاس بەخێمەکەم ئەوەیە کاک ڕەنج دەشتی باش قسەمان زۆر کرد کاک عەزیزگان دەستە خۆش بێ من دڵخۆش بووم بە قسەکانت ئەگەر لە سلێمانی بەس 2 پرۆژە تەواو نەکراوە و ئەویش تەواوتان کردوێتەوە حکوومەت یاریێمی کوردستان مۆڵەتی داوە بە 2 وەبەرهێنەری تازە بە حەوافز و ڕێکەوتن و گرەبەستی تازەوە مای دەستخۆشیە من هیچ پرسیارەکەم بۆت نییە ئەگەر جەنابەت فەرمای شتێکت نەبێت من دەستخۆشی لە هەر هەنگاوێکە کەم بۆ ئەوەی خەڵک بەڕاستی بگا بە مافی خۆی دیارێمەوەکو دەستی وەرێنان کۆمەڵێک پرۆژی گەورە و گرگمان هەبوو هەبە ئێمە پرسیار لە کۆمەڵێ بەڵێ 20,000 یەکەی نیشتە جێبوونەکەی کابینەی نوێ بۆ خەڵکی کەم دەرامەت و کرێنشین چەندی بەر سلێمانیەکەوێت ئەوەکەی دەست پێەکە قوربانگیان ئێمە دیارە ئەوە برارەکەی سەرۆکی حکوومەت و ئەو نووسراوی دەستی برێنان بە ئێمە گەشتووە ئێمە یەکسەر لەگەڵ پارێزگای سلێمانی من وەکو سلێمانی باسی یەکەم و لەگەڵ ئاماری سلێمانی ئێمە یەکسەر با بڵین فۆرمێکی تایبەتمان کرد بۆ ئەوەی بزانین سلێمانی چەنی بەرەکەوێ و ئیدارەی گەرمیان و پارێزگای هەڵەبجەوە شەری بەرەکەوێ و بە پێی ئامار سلێمانی نزیکەی 5200 یەکی بەرەکەوێ و ئێمە لە پارێزگای سلێمانی لیژنەی پۆ پێکاتووە لە ئێستا کاری تیاکەین و ئێمە لە ئێستاشان نووسراومان کردەوە بۆ بەرهێنەرەکان بۆ ئەوەی ئەوانی کە سەرکەوتوو بن لە بواری نیشتەجێبوونا بانگەشتیان بکەین بۆی بەشدار بن لەو پرۆسەیە زۆر سپاس شەوێکی شاد سپاس کە لەگەڵم بووی کاک دکتۆر نوری عوسمان لەسەر خەتە دوای ئەم خوشکە بە ڕێزیان وەردەگرم سڵاو ڕێزمێ بۆ کاک دکتۆر نوری عوسمان هەروە کاک دکتۆر عوسمان شوانیش فەرموو دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم کاک ڕەنج بە خێراتنی میوانەکانت دەکەم بێپیلانی حکومەت ئێمەی بۆ ڕۆژە گەیاند ئەگەر حکومەت چه پرۆژێکی لە وەرینسی چیت بەسەر هاتووە پارەت فەوتاوە بەڵێ پارەم فەوتاوە پارێکی زۆرە 12 ساڵە ئێمە چاوەڕین بێپیلانی حکومەت دوای کردو ئێمەی بۆ ڕۆژە گەیاند ئەگەر حکومەت خیتاب زمانی وەرگرت بە لە وەبەرهێنەر ئێستا ئێمە ڕۆژمان بۆ ڕۆژە نەدەگەیشت کەوابێ ئەوە غەڵەتی حکومەتە حکومەت دەبێت خۆی چارەسەری کات داواکاریەکەم هەیە لە حکومەت لە کاکسامان ئێستا وەبەرهێنەرێکی نوێ ئامادەیە لە ساڵی 2019 ئەو پرۆژەیاندا بە وەرهێنەری نوێ و دەستی بەکارەکانی کرد لە 2020 لیان وەرگرتەوە لەو کاتەوە تا ئێستا هەموو ڕۆژێک لیژنە پێک دەهێنن نازام تا ئێستا نەگەیشتنە هیچ چارەسەرێک ئەو پرۆژەیە پێکاتوە لە خانوو لە شوقا خانووەکان بە ساڵێک تەواو دەبێت شوقەکان بە 2 ساڵ داواکاریم لە کاکسامان و لە حکومەت با ئەو پرۆژەیە دەست بەکار بێتەوە کەەوە بەرهێنەر حازرە هیچ کێشەی نییە دەست بەکار دەبێتەوە با دەست بەکار کات 2 ساڵ ئەخایانێ ئەو پرۆژەیە ئەف و کاگڕند 2 ساڵ ئەخایانێ لە مودەی ئەو 2 ساڵە ناتوانن ئەو کێشەیە حەلکەن 3 ساڵە خەریکین 2 ساڵی تریش با بچێتە سەری و ئەو پرۆژەیەمان بۆ حەلکەن دەست خۆش خوشکی من ئەم کاکەی پێشی پێشەوە ببوورە ئەم برادری کە ڕسمەکەی پێ برای گەورەم تێبینەکانە نووسیوە زۆر سپاس کاگڕنج دەستان خۆش بێ بۆ ڕخساندنی ئەم دەرفەتە ئێمە وەکو خاوەنی کۆمەڵک شوقەکە دەکەوێتە ناو پرۆژەی ڤێلاکانی سلاڤا ئەوە چییە ئەو ڕسمی بەدەستەوە ئەوە وێنەی شوقەکەمانە کە لێرە
ئەوە وێنەی شوقەکەیە کە ئێستا هەر چواردەبرەی دراوە بە خانووی ڤێلاکانی سلاڤە لە چ شارێ کە ئەویش هەر پێشتر تابعی وەرینسیتی بووە بەڵام وردە کە بڵین ئەو پرۆژەیەکە لێو دروستکراوە ئێستا حالیان ئەو شوقەی ئێمە کە ماوەتەوە پێشتر کۆمەڵە شوقەی تر بوو ینی کۆمەڵە تاوەری تر بوو بەس تاوەرەکانی تر ڕەفسکرا بەس ئەویان کە ماوەتەوە حالیان حەسڵ کراوە هەر چوار لای بە ڤێلاکانی سلاڤە و هیچی نەماوە وەکو ئینشایی لە پارەوە تەواو بووە هیچ پارەشتان ناوە مەستا بەڵێ پارە بە کاش درراوە هیچ کێشەیەکی نەماوە تەنها خدەماتی ئاو کارەبای حکومی پێ نەگەێنراوە لەگەڵ ڕێگەوبان ینی هەتا وەکو سەوزایی پرۆژەکە هەمووی کراوە بە ڤێلا شوێنی پارکینگ یعنی ساوەی ئێوە فەوتاوە هەر ئەسەری بەڵێ هیچ سەوزایەکی نەماوە ینی وەکو مۆتێلێکی سەرڕێگای لێ هاتووە گەر تۆ بتێ بچێ ناوی هیچ ینی سەوزایی تێدانی دەست خۆش فەرموو یەک دەقەت خوا بە کاک دکتۆر نووری وەربگرم بەرپرسی پێشووتری سەرۆکی دەستا هی پێش و کاک دکتۆر نووری عوسمان سڵاو ڕێزم هەیە کاک دکتۆر نووری عوسمان فەرمووتە تێچێنێکت هەیە قسەت هەیە بفەرموو سڵاو ڕێزیشم بۆت هەیە هیوادارم باش بێت زۆر سپاس شەو باش کاک ڕەنجیان ڕێز و احترام هەیە بۆ میوانەکانتەوە بۆ گشت بینەران ئەمووی سێک ڕوونکردنەوە بدەم کاک دکتۆر ڕژدی ئاماژە بەوەیدا کە ساڵی 2010 هاتیتەوە هەولێر ڕاست دەکە هاتە هەولێر من و کاک سامان کە بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی هەولێرە پێکەوە لەگەڵی دانیشتووی و ئەو داوای زەمانەتی کرد کە بێتە هەولێر چکە ئەو کاتەش فەرمانی دەستگیرکردنیە بەنهێنی هێنایتمانەوە هەولێر و زەمانەتیشمان پێدا کە نەگیرێ و لەگەلی دانیشتی وە کۆبوونەوەماش کرد و داوای خطاب زەمانمان لێ کرد خطاب زەمانێکی نات پاش لێوتبوونەوە دەرچوو مزەوەرە ئەوەی کە دەڵێ بۆ من تا نەگرت ئەو کاتە چکە ئەو خەبەری نادگوت لەڕێ چەند برادێکەوە کە من ئامادەم بێ ناولێر بۆ چارەسەرکردنی کێشە بەڵام دەرئەنجام خطاب زەمانەکە تەزویر دەرچوو و بۆیەش نەگیرا چکە دەمانویست نیازی چارەسەرکردنی کێشەمانە من دەویست ئەو تەنها ئەو ڕوونکردنەوە بدەم و زۆر سپاس زۆر سپاس کە لەگەڵم بووی فەرموو برای من سپاس کاک دکتۆر نووری شەوێکی شاد پێشەچی دەستخۆشی ئەو بەرنامە لێ دەکەم کاگرانس بەنسبەت پرۆژەی وەرینستی قسە دەکەم پرۆژەی وەرینستی ئەوە 13 ساڵە ئەو هەمایتەوە چەندان ئەوە کاکسامان ئاگادارە چەندان جار نووسرا و ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کراوە بەڵام کێشەکانی پرۆژەکان بە شەخصی کرایە یعنی دەگاتە دەستیان ئێستا خانوو هەیە لە ناو نووسراوەچی بەنۆ دەفتەری مقاولی نوێ فرۆشتیتی لەوێن دەرێ پێیان گوتووە 13 دەفتەری قازانج کردووە شتی وا بووە تو بەنۆ دەفتەری بیفرۆشی 13 قازانجکەی ئێستا کەش کاگرنج کەسێک هاتیە پرۆژەکەت جێبەجێ دەکا ئامادەی خۆی دەربڕیە کە پرۆژەکەی چارەسەر بکە بەڵام هەتا ئێستا جوابیان نەدایتەوە یعنی پرۆژەکەیان لێ ڕاگرتیە یعنی خەڵک نەبوونە خەڵک بە هەزاران دۆلاری لەم پرۆژانە سەرف کردیە ئێستا دکتۆر ڕژدی قسە دەکا ئەوە ئاسنی ساردە دەکوتی ئەوە لە دەرەوەی وڵاتە ئێستاوە بەرهێنەری نوێ هاتیە پرۆژەی وەریستی جێبەجێ دەکا بۆی تەواو ناکەن داوا دەکەم لە بەڕێز کاک مەسرور بارزانی بەڕاستی خەڵک بە هیلاک چوو بەدانی پارەی کارەبای بەکرێ خانوو زۆربەی زۆری کرێ چییە مانگانە 400-500 هزار دەداتە کرێ ئەمە یعنی لە سز زەمانەك بووە پارەی خۆت لە مەشروعەک سەرفکەی و مەشروعەکەش هەر ئەو حالە ئێستا ئینشاءالله پاش ئەو بەرنامانەی پێشوو ئەگەر خۆت لە بیرت بێ شکر 12-13 پرۆژیان کەوتەوە سەر پێ و ئێستا خەڵکی تێدا ئینشاءالله ئەوەی ئێوەش ئەنجامێکی دەبێت سپاس ئەو خوشکە کاگرانس یەک ئەوە مایە خەڵکانە کێیە لەو پرۆژەیە وەفاتیان کردیە بەڕاستی ینی بوویتە میراد لە بۆ کەسەکان ینی لە بۆ نەوەکانیان هیوادارم دەنگمان بگاتە بەڕێز کاک مەسرور بەڕاستی ئەمە نایگەینێ ئەمە ئەگەر 20 ساعت کەش لێرە یەکێک لە نیحمەتەکانی تەلەڤیزۆن ئەوەی ڕێگا زۆر کورت دەکاتەوە ئەتوانێت پەیوەندیەکی زۆر دۆستانە لە نێوان دەسەڵات و خەڵکدا دروست بکە بێگومان جەنابیان و هەموو بەرپرسان گوێیان لە پەیامەکانت دەبێ ئەو خوشکەی دوای دواوە فەرموو ئەوەی
خيتشيكا عندك مداخلة تفضلي. ها مو مشكلة يعني عرب. تفضلي. السلام عليكم. يا اهلا وسهلا. من 2012 انه قد مع بوارين ستي على شقة اني وبنتي. سنة 2015 جددوا العقد مالي. درێبەستەکانمان نوێ کردوتەوە. ويا أي شخص منين؟ لەگەڵ چێ؟ شركة راند. لەگەڵ شەریکەی ڕەند. فاخر. تفضلي. بفرمو. ولحد الآن ما تاكو إستا يعني انتظر هەر چاوەڕێمە و هیوادارین خاننشین بین بۆ ئەوەی لە شوقەکەی خۆم دابنیشم. و خاننشینیش بوومە و تاکو ئێستا نزیکەی 10 ساڵیشە هەر چاوەڕێمە. بە هەمان شێوە کچەکەشم بە هەمان من حەوت دەفتەرم داوە کچەکەشم 5 دەفتەری داوە. هەروە چاوەڕێشی هەتا کەی نازانم ئەوە چی ئەمە تاقیکردنەوە نازانین تا سەبر و ئارامی ئەی بگرین ئەمە 10 ساڵ کەم نییە هەموو تەمەنی ئێمە هەتا کەی هەروەها خەڵکێکی زۆریش لە بەغدا هەمان بارودۆخیان هەیە. زۆر باشە زۆر سپاس دەست ئەوەی پێشی پێشەوە تەمەنە چەند بوو کە کڕی و پرۆژەکە و ئێستا شوقەکە و ئێستا تەمەنە چەنە؟ کاگرانج بەخێراتنتان دەکەم دۆستان خۆش بێ بەرنامەیە من لە وەرینستینم. تەمەنە چەند بوو ئەو کاتە؟ ئەو کاتە تەمەنم لە 60ەکان بوو ئێستا لە 70ەکان بەرەو سەرم چاوەڕی مردن دەکەم. وانەکە جا بۆچی خۆ واقعی حالە مەرگ و ژیان بەدەست خۆیە. بەداخەوە برادران کە ئیشیان لە بەردەستە لەبەر جێگایان خۆیان خۆشە فکر لە خەڵک ناکەن بۆ شێوەیە. ئەم لێرە بەڕاشکاوە داوا لە سەر و حکومەت حکومەت دەکەم سکای لێ دەکەم بێتە خەت چونکە ئەمە گەیشتونەتە قەناعەتی ڕاستیەکانی پێ ناڵێن ئاگای لە ڕاستیەکان نییە ئەگە ئاگای لێ بێ باوەڕ لەو باوەڕم کە قوڵ نەکە دلیلیشم بۆ ئەوەیە لەو کاتێک کە هەڵبژێرە بۆ مەکتەبی سیاسی ئەمە سەرۆکی ڕێکخراوی غێر حکومی ناوە بۆ نار پیرۆزبایی دەڵێ من ئاسی بەرپرسیارەتیم بەرامبەرمە میلەتەکەم منیش یەکێکم لەو میلەتە. ئێستا وەسیەتم بۆ مناڵەکان بەجێشتۆگە من لەمام لە مافی خۆیان خۆش نەبن. چەنە یاوە پارە؟ 43 دەفتەرم دا بۆ 2 بیلەیە. ئەوە لە چه پرۆژێک؟ وەرینستی. زۆر زۆر سپاس. فەرموو پرسیارێکشم هەیە. فەرموو. بێ لەوە ژەمەش قوربانیمان داوە لە کاتی خۆیدا. ئەو کاتێک کە حکومەت لێرە بووە لە کال لە ساڵی 83 کە ئەنفالی بارزانەکانیان کە هزار ڕەحمەتیان لێ بێ من ئەو کاتە مدیری داوازنی هەولێرم لەسەر مەسئولێتی خۆم سەد خوشک و دایک لەو ژنە بارزانیان دامەزراندۆ تەحملی مەسئولێتم کرد کە حکومەکەی عیدام دەبوو. خوا پاراسمی ڕزگار بووم. هیچ شتێکم بۆ نەکرا بەرامبەر ناشمێ وەڵام بەس بۆکو بزانن کە خەڵکی لە بابەتی من هەیە مەخدوورە. مەخدوورەکەش بەدەستی خەڵکانی یەکتێکە لە کاتی خۆیدا هیچ دەسەڵاتێکیان نەبووە. ئێستا لە دەسەڵاتە بە ئیسراحەت گەمەمان پێەکەن هیچ حسابێک با بۆ ناکەن. 43 دەفتەرێت ڕۆیوە 10 ساڵە وانە یعنی نزیکی $9 ملیۆن. پرسیاریش لە جەناب بکەم کاگڕنج. بەڵێ جەنابت مەشروعی ئیسلاهات بینیوە وازانم لە هەولێر مەشهورە جەنابەت قەنەعەت پێوانێت پرۆژێکی باشە؟ وڵی من نازانم من پرسیارەکەم ئیشی من تەقیم نییە بە جۆرەی و کواڵتێککە هێزکە پارێکی زۆر باشەکە. بەڵێ ئەو کەسەی ئەو بەڵەندەرەی ئەو بەرهێنەی کە ئەوەی دروست کردووە پرۆژەکەی ئێمەشاندایتە ئەو دەکاکە یارمەتی بدەن ئاسانکاری بۆکن با تەواوی بکەیشەکە ئەخ نابێت لەسەر شتێکی بەسەی لەسەر شتێکی مشکلەکان یعنی معقول نییە دەڵێن نووسرا دەڵێن کاکە نازانین. دەست خۆش کاک سامان گوێت لە داد و فریادی ئەو خەڵکە بوو تۆ لێرە چاوی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتیت فەرموو وەڵامت چییە بووە؟ قوربانە من هاودەنگم لەگەر هەموو ئەوانە و بەشێکی زۆریان سەردانی فەرمانکەی ئێمەیان کردووە و خۆشیان شاهێدن لەوەی کە حکوومەت و بەڕاستیش دەستەی وەبەرهێنان و بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانی هەولێر پرۆژە بە پرۆژە دیراسەی وردی کردووە.
دیارە ئەو پرۆژانە ئەو پارێکە لە خەڵک وەرگیراوە لە پرۆژەکە جێبەجێ نەکراوە بۆ زیانیاری بەڕێستە 120 پرۆژەی وەبەرهێنان لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان ئێستا بەشێکی تەواو بەشێکی کار دەکا کە یەکە نیشتە جێبوونەکان حدودی 150,000 یەکەی نیشتە جێبوونە ئێمە دوای دەست بەکاربوونی کە جەنابی سەرۆکی حکوومەت ئێمە سێ پرۆژە خراپبەردەمی بەڕێزیان پرۆژەی وەرینستی بوو پرۆژەی مەموزین بوو پرۆژەی فلۆریاستی بوو هاوتەری بیشت پرۆژەکانی تری دەشتی بەهەشت و کانی ئەڵمانی و کۆیستی لە شاری کۆیە سێ پرۆژە ئێستا دەست بەکار بوونەتەوە فلۆریا و مەموزین و دەتوانم بڵێم وەرینستیش کاتێک بڕیاری دەرچوو لەسەر ئەمری جەنابیان بەڵام کێشەک لە کۆمپانیاکە هەبوو خۆشیان دەزانن ئێمە چەندین جار ئەو بابەتەمان دیراسە کرد لە بۆی کۆمپانیاکە تەسفیە کرابوو کاتێککە پرۆپۆزەلەکەی پێشکەش بە ئێمە کردبوو بەنسبەت وەرینستی من ئەو جوابم دەست نەکرد مقنعنیم بەو نەخێر نەخێر خەڵک قڕ کراوە بە سەریا خەڵگەی $1,000,000 فەوتاوە حەزم هەنێ ڕقەمت بەمێ جملە نییە من مەبەستم کاکەڕەن حەزم دوای سامان هەنێ تعلیقت بەنسبەت دەشتی بەهەشت نانە دەشتی باشنا ئەو پیاوە ئەو پیاوە 43 دەفتەری یاوە 12 ساڵ لە 43 دەفتەر ئەگەر هەرچیەکی پێ بفرۆشتا ئێستا لە سەدەی خێری کردبوو بێ زەحمەت کەی مافەکەی وەرەگرێتەوە ئەزانی بۆچی خەڵک لە وڵاتەدا زۆر بەعزە جارە سیقەی بە حکوومەتی وڵاتەکەی نامێنە ئەو میلەتەی کە نینۆکیان دەرەیە ناخۆی ئەیا بەکوش بۆ کورد و کوردستان ئەوە بە قەڵەمەکەی ئێوە ئەو متماناگەڕێتەوە تۆ نابێ خۆش ببی یان ئەبێ مافەکەی بگریتەوە یا ئەبێ مافەکەی بنەوە کاکەڕنج ئەمەشی حکوومەت ئەوەیە ئەمە ئەو خاڵانە ئەگەر پێم بڵێ مەسەلەن فلۆریاستی هاوڵات وەرینسیتی بەڵێ هەزارانی تیا 50 دەفتەری بەڵێ بڕیاری لە کێ بکە بەڵێ بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەت لە 2019 دەرچوە لە لای ئەو 2020 دەرچووە کە بەڕاستی بە جددیەوە چارەسەری کێشەکە کراوە وەرینستی ئەوە شاهێدە جەنابی پارێزەریش لێرێ و نسخەچیش لەو بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەتی لایە دوای ئەوەی کە بڕیارەکە چوە بواری جێبەجێکردن ئەوە بەرهێنەری پێش و خۆشیان دەزانن چەندین یەکەی نیشتە جێبوونی بە 2 کەس و 3 کەس فرۆشتیە یعنی 35 حالەتمان هەیە لە 250یەکان بە 3 کەس فرۆشاوە بەڵێ ئەمە من بەڕێزت پیاوێکی بازمۆنی پیاوێکی دڵسۆز و خۆشەویستی لە هەولێر من بەڕێستم داوت نەکردو وەکو هاو نیشتیمانیان دەردەدڵ بۆ من گەڕیتەوە شەڵادایم دڵە ساغ بێت من تۆم داوت کردووە داوای چارەسەرە لەیەکا خەڵک اینجا لەبەر ئەوەی کە من غەڵەتێکم کرد یعنی غەڵەتی منیش نەبوو درەنگ گەیشتم لەبەری لە 120 دامێک ڕوویا بوو ئێستا لە تەلەڤیزۆن بەجێتانە ئەڵم بەڵام لە ڕوودا و ستریم بەرداوامە بین باشە خوا حافیز بەڵام لەگەڵم بمێنەوە یەکسەری بەردامە بن لە ڕوودا و ستریم و ئەو وەڵامانەمە من کەی وەرینستی کەی دەشتی بەهشت ئەمانەکەی نەک من ئەو وەڵامانەمە خەڵک ئەو وەڵامانەیە ئەو دوو پرۆژەی دهۆک شکر مشکلەکانی تۆ کەمە مشکلەکانی تۆ کەمە سەرێشت کەمە نانە دەرفەتە دەدەم تا بەیانی حەزەکەی لەگەڵتان دەمێنمەوە کانی ئەڵمانی کۆستی فلۆریا بەچی گەیشتووە و ئەم ئەوە زانیم لە سلێمانی 5,000 و نازانم 500 کەس ئەبن بە خاوەنی پرۆژەی نیشتەجێبوونی کابینەی نوێی حکوومەت بۆ چارەسەری کێشەی نیشتەجێبوون بزانم لە هەولێر شمولی کێکا و چەند هەزار لە دوهۆک و هەروەها لەگەڵ کاکمەلایاسین و جەنابی پارێزەریش قسەم هەیە بەردەوامم لەگەڵتان لێرە خوا حافیز بەڵام بەردەوامم لەگەڵتان بەڵێ کاکەڕنج بەنسبەت وەرینستی بڕیاری ئەنجومەنی باڵای وەبەرهێنان دەرچووە چارەسەری گونجاو لە بۆ هەموو ئەو خەڵکە و زائیدەنیش ئەو غەرامە تەخیری کە پێویست بوو بدرێتەوە لە قستی ئەخیر لێبوردنیان لە بۆ کرا و ئاسانکاری لەوە بەرهێنەرە نوێیەکە کرا کە ئەو پرۆژەیە تەواو بکات کای گوێ بگرنەوە باسی وەرینستیە کات بەڵێ دوای ئەوەی کە کۆمەڵێک قەرزاری تکە و کۆمەڵە خەڵکەشیت کەشگیرێ بەستیان هەبووە خاوەن ماف بوون ئێمە گفتوگۆمان لەگەڵ ئەو وەبەرهێنەرەی کرد کە بێتن ئەو پرۆژەیە تەواو ینی ئەوەی کە مۆڵەتی پێدرا بۆ بێتەواوی بکە بەڵام وەبەرهێنەرەکە داوای ئیمتیازاتی تری کردو و لە سەروبەندی مفەوەزات بووین لەگەروی دەرچوو ئەو شەریکەیە کە پێشکەشی کرد و پرۆپۆزەلەکە کۆمپانیاکە تەسفیە کرابوو لە فەرمانگەی تۆمارکردنی کۆمپانیەکان ئیشکالێکی قانونی هەبوو برادران ئاگادارن ئێمە چەند مختەرەحەت شتکەماندا لە بۆ ئەنجومەنی باڵای وەبەرهێنان خۆتان دەزان لە سەروی دەستەی وەبەرهێنانی شۆ ئەنجومەنی باڵای وەبەرهێنانە کە
ڕۆژانە لەگەر ئێمە لەسەر خەتن ئەو پرۆژەی وەرینستی ئەو مقتەرەحانەی کە داوا کراوە ئێمە بە ئەمانەتەوە گەیاندیتمانە ئەنجومەنی باڵای وەبەرهێنان کە ئومێد دەکەین و بەشیشیان ئاگادارن کە ئێمە ئیتسالمان بە ئەو بەڕێزانەوە چارەسەرە بێ وەرینستی بە دڵنیاییەوە هەموو پرۆژەکان چارەسەر دەبێت بە تەسەوری من لەو هەفتەیە کۆبوونەوەکە ئەنجام دەدرێت کە بڕیاری کۆتایی لەسەر وەرینستی بدرێت کە دەتوانم بڵێم وەرینستی کێشەکانی ئەوەندە زۆر نین ئەگەر مقارنە بکەین بە پرۆژەی دەشتی بەهەشت. پرۆژەی فلۆریاستی 1552 هاوڵاتی ئێستا بەشێکیان ئاگادارن لە بەرنامەکەش دەبینن سەردانی ئەو لیژنەیە دەکەن کە بە فەرمانی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان پێکاتەوە نوێنەری ئەنجومەنی وەزیرانی تێدا ڕۆژانە ئەو هاوڵاتیانە سەردان دەکەن. شکمیتە سڵاو ڕێز بەڵێ ئێستاش هەر مباشیرە بۆیە پەیوەندیەکەتم وەرگرت وتم نەک قسەیەکت بیکەی هەرچەندە ناوەکەتم نەوت بۆ بینەران هینێکی تایبەتت هەیە پەیامێک یا قسەیەک لەسەر مۆزوعەکەم زۆر باش دەست خۆش من پەیوەند زۆر سپاس دەکەم من پەیوەندیت پێواکەمەوە ناوەڵا هەر لە لایڤەکەدان بەڵام کە بینیم تۆی وتم بە وەڵامی بەمەوە سپاسە دەکەم خواحافیز باش دەست خۆش سپاس دەست خۆش باشە دەست خۆش سپاس دەست خۆش شەیەکی شاد سپاسە دەکەم ئەوە وەبەرهێنەرێک بوو چەند پرۆژەیەکی هەیە وامزانی پەیامی هەیە بۆ بینەران یا لەسەر بابەتەکە بەڵێ بەنسبەت پرۆژەی وەرینستی ئەمە دوای ئەوەی کە تەسبیتی واقعحالەکەمان کرد پێویستی بە 73 میلیۆن دلار بوو بەشێکی زۆری کاکە ڕنج ئەو پارەیە و هاوڵاتیانە ئێمە 100% لە گەریانی وە پارێزەریشیانین و وعدیشمان پێیاندا هەر کاتێک کە پێویست بە ئێمە بێ ئێمە ئامادەین و ئەو نامانەی ئەو نووسراوانی کە کردوشمانە شاهێدن لەوەی کە ئێمە ڕۆژێک لە ڕۆژان داواکاریەکانی وانمان خوانەخواستە پشتگوێ خست بێن نەخێر بە هیچ شێوەیەک دیارە خەڵکانێکی زۆر لە پرۆژەکانی وەبەرهێنان و بە تایبەتیش ئەو پرۆژانی کە کێشەیان هەبووە پارەکانیان کێشەی دەریان پێ چارەسەر کردووە ئەگەر تەمەشای فلۆریاستی بکەین بەشێکی نزیکەی 7 میلیارد دینار کێشەی خاوەن معرەز و خەڵکانی تر هاتوونە بۆتە بارگرانی لەسەر پرۆژەکە بەڵام حکوومەتی هەرێم و بە تایبەتیش دەستەی وەبەرهێنان ڕێگە چارەی گونجاوی لە بۆ ئەو خەڵکانێک کە مستحقن بە جێڕانەوەی مافەکانیان دەداتەوە بە ئەو داشکاندنەی کە لە قستی ئەخیری لە بۆیان دەکرێەوە شوقەکانیان پێ بدرێتەوە ئەو خەڵکەی کە ئێستا ئەدبینێ لە ڕوودا و ستریم یعنی حکوومەت یاریمی کوردستان بەڵێنیان پێدا کە کەسیان مافیان نەفەوتاوە و ئێوە مەحامی ئەوانە بن و هەتا هاوڕێی نیوەی ڕێگا نابن تا کۆتایی چارەسەری کێشەکان لەگەڵانە بن ئەو ڕێنمایانەی لەلایەن خودی جەنابی سەرۆکی حکوومەتەوە بە ئێمە دراوە و بە دەستەی وەبەرهێنانیش دراوە بێگومان هیچ هاوڵاتیەک نابێت مافی بخورێت لێرە و حکوومەت زۆر جار بەشێک لەو خزمەت گوزاریانن بەشێک لەو بارەی هەڵگرتووە کە نەخرێتە سەر هاوڵاتیەکان بە دڵنیاییشەوە کاکە ڕەنج ئەگەر تەمەشای بڕیارەکانی ئەنجومەنی باڵا بکەی لە بۆ 3 پرۆژە دەرچووە و ئەو 3 پرۆژەی کە ماون بڕیارەکانیشیان ئامادەن و وەبەرهێنەریش دۆزراوەتەوە کە پرۆژەکانی ئەڵمانیا کۆیستی کاک بەڕێز قایمقامی کۆیە لەسەر خەتە ئێمە مخاتەباتمان کردەوە وەبەرهێنەر بۆ ئەو بۆ کانی ئەڵمانی بۆ دەشتی بەهەشتیش ئامادەکاری کرایە بەڵام کێشەکان بەشێکیان یاسایین بەشێکیان خەڵکە چیتکە گرێبەستەکانیان تەزویر کردیە ئەوها ئاسان نییە خۆیان دەزانن وەبەرهێنەرێک پێویستان فلۆریا چارەسەرکەن پێتان چارەسەرکرا هیچی لە کێشەکانی دەشتی باش کەمتر نەبوو بڕیاری وەرینستی لەگەر بڕیاری فلۆریا لەگەر مەموزین یەک کاتە و یەک بڕیار بووە بەڵام کاتێک کە دەچی لە ئەسنای جێبەجێکردن دەبینی کۆمەڵێک هاوڵاتیت کە مافی لەناو پرۆژەکەیە لە فلۆریاستی کەس مافی نافەوتە بە هیچ شێوەیەک ئەو هاوڵاتیانەی پارەیان داوە ڕۆژانەش ئیتسالیان پێ دەکرێت گرێبەستی نوێیان بۆ دەکرێتەوە خۆشبەختانە تاوەکو ئێستا ئەو هاوڵاتیانە بەشێکی زۆریان سەردانیان مافی شەهیدانیشی تیا هی ڕەنجی شەهیدان و بەرهێنەرەکەی بەڵێنی پێدام
سیانزە چواردە شوقەبا بە کەسوکاری شەیدان و گرێبەستیانەیە مافیان نافەوتێ بێگومانێ ئەو بابەتەشمان لەگەڵ وەبەرهێنەری نوێ باس کردووە بە خۆشحاڵی و ئەویش وعدیدا و گرێبەستەکانیان لۆ نوێ دەکاتەوە بەڵام یەک خاڵ هەیە کاکە ڕەنج ئەمن بەڕاستی ئەو وەبەرهێنەرێک کە وعدی بە شەهیداندا ئەو کاتی کە کلیلی شوقەکانیان پێ بدا هەر زەوی بوو بەداخەوە یعنی ئێمە ئەو بابەتە بەڕاستی نیگەرانی کردین ئەو کەسوکاری شەهیدانە کە سەردانی ئێمەیانە کرد چاوەڕێی وەرگرتنی کلیلەکە بوون سەرباری ئەوەی فێل لە کۆمەڵە خەڵک کرا لەو کەسوکاری شەهیدان کرا بەڵام خۆشبەختانە لەگەر کۆمپانیای ساوت کوردستان ئەو ناوانەمان بە خۆشحاڵی یەک کەس بەڵێنەکەی نەبردە سەر هەموو وەبەرهێنەرەکان بەڵێنەکانیان فلس بە فلس و شوقە بە شوقە و ڤێلا بە ڤێلا خۆشبەختانە تەسلیمی کەسوکاری شەیدان کرا بەس تەنیا لە فلۆریاس ئەمن ئەو وەبەرهێنەری دڵخۆشم بەوەی کە مافەکان بۆ دەگرێت بەس یەک دەقیقەیەمەوە بۆ لات زۆر اعتیزار شەدید شتێکی گەورەت بۆیانمەوە شکر کێشەت کەمە لە دهۆک بەڵام شاری ئەستێرەکان کێشەیەکی گەورەیەوە نیە و جەنابەت چی دەکەیت و چ بەڵێنێک بە خەڵک دەدان وە گەیشتونەتە کوێ مامۆستای زۆر سپاس کاکرانج بێگومان ینی کێشەی پرۆژەیەک بە تەنێنی نانی کێشە لە چەند پرۆژە لە هەموو شارەکانیش هەبوونە من پێخۆشە دەستپێکیش ئەوەی بڵێن ینی نیشتە جێبوون بوارێکی ئالوزە لە هەمان کادا مافێکی هاوڵاتیە و بوارێکی ئالوزە بۆ هەموو حکومەتەکان ئەنی سیاسەتەکانی نیشتەجێبوون لە وڵاتە لە دابەشکردنی زەوی و دانی قەرزەکان حتا گەشتە یاسای وەبەرهێنان و پرۆژەکانی وەبەرهێنان هەمووی بۆ ئەوە بوونە کە کێشەی هاوڵاتی چارەسەر بکە کێشەی نیشتەجێبوون لە وڵاتە چارەسەر بکە بە دڵنیامە ینی لەو هەموو شارەکانی کوردستان بە یاسای وەبەرهێنان پرۆژەی باش کراوە تەنها لە 45,000 وحدەی سەکەنی دروست کراون بەو یاسایە لەو 45,000 تەنها 3,000 کێشەی هەبوو لە دهۆک 4 پرۆژە دهۆک ستی هێژا ستی ئارام ستی لەگەر شاه ستی نزیکەی 3,000 هاوڵاتی کێشەی هەبوو بە خۆشبەختانە کێشە جارەسەر کراون ئێستا خەڵک بەشێکی وەرگرتووە یەکەکانی بەشێکیش چاوەڕێ دەکەن لە ماوەیەکی کورد وەردەگرێتەوە کاکرانچانی ئەمن دەمەوەی بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو قۆناغەکاندا بە تایبەت ئێستاش زۆر جدیە بۆ گەڕانەوەی مافی خەڵک ینی ئەو ڕێکارانە لە ناو دهۆکێت چەند پرۆژە ئاریشانە یەک پرۆژە ماوە کە ئەویش دەشت هەر هەمان وەبەرهێنەرە لە دهۆک ناوی شاری ئەستێرەکانە نزیکەی احتیمالە 300 کەسێک کێشەی مابێ بەڵام کێشەکەی ئاسانە بووە حتا ئێستا چارەسەر نەکراوە لەبەر ئەوەی وەختی خۆی لیژنەیەک پێکێنرابوو لە بەڕێز عوسمان شوانی سەرروکی لیژنە بوو چەند پێشنیار بۆ ئەو پرۆژەش کراوە لە ئەنجومەنی وەزیران چاوەڕێینە ئەگەرنا ئێمە بە ڕێکارەکانی کە بوو پرۆژەکانی دیکەمان دەست پێ کردبوو ئەوی چارەسەر دەکەین چارەسەرەکەیش ئاسانە بەلای ئێمە ئەنی من ئەوەی دەمەوێت ئەوەی بڵێم ینی حکوومەتی هەرێمی کوردستان لەو قۆناغا زۆر جدیە لە چارەسەرکردنی ئەو کێشانە ئەو ڕێکارانەش دەکرێتە بەر بۆ ئەوەیە دووبارە نەبنەوە کێشەکان ینی بڕیار دەرچووە بەڵام ڕەنگە ئەو شەریکەی کە بریاری بوو دەرچووە هەندێک ئیلتیزاماتی پێویستە بۆ نمونەی وەرین ستی دەبێ ئەو التیزاماتانە جێبەجێ بکە بۆ ئەوەی پرۆژەکە پێ بدرێت بۆ ئەوەی وەکو برادەر گوتی خیتاب زمانی ئەگەر نەبوو بەیانی کێشە بوو دروست بوو حکومەت بتوانانی ئەو کێشەیە چارەسەر بکە ئەنی من دەمەوێت بڵێم کاکرانچ ینی یاسای وەبەرهێنان هاتە پێش بوو کێشەی چارەسەرکردنی کێشەی نیشتەجێبوون نەک دروستکردنی کێشەی نیشتەجێبوون بەڵام ئەزمونێکی نوێ بوو لە هەندێک بوار بە تایبەت نیشتەجێبوون دەبوو هەندێک لە ئەزمموی نوێ سەیریکە نابێت لە ئەزمموی نوێ هاو نیشتیمانی زەرەر ڕاستە و من لەوە تێدەگەم من ئەزانم بە یاسای استثمار ئەم وڵاتە زۆر جوان بوو سەدان پرۆژە سەر پێکەوت و ئێمەی لە یعنی لەم هەموو دیمەنە ناشرینە ڕزگار کرد بەڵام نابێت لەسەر هاو حسابی ئەو نیشتیمانی بێوەنە بە تەکیید ینی وەکو گوتم ینی هەندێک کێماسی لە یاسای وەبەرهێنان بووە ئەنی بوو نمونە تعریفی وەبەرهێنان ئەنی چەند خەڵکێکی وەکو کاک ڕۆژدی بە ڕێزەوە دەڵێم هاتنە ناو ئەو پرۆسەیە بە ناوی وەبەرهێنەر کە بەڕاستی مؤهلات و مقاوماتی وەبەرهێنەریان تێدا باشە پرسیارە بەڵێ ئەم دکتۆر ڕۆژدیە کە توانی بێتی لە سا 75 پرۆژەکە تەواو بکە بۆ لە کۆتایەکە ئاوا ستۆپی کرد پرسیارەکە بابێ وەڵام بداتەوە کاکرانج دەڵێ دێمەوە خۆ دەبێ بێتەوە دەبێ بینینەوە بچیتە دادگا بڵێ ئەگەر مقەسڕ نییە من مقەسڕ نینم بێ بڵێ کاکە ئەوە زەمانات لە بوو حکومەت لە بوو دادگاکان ئەمن دێم پرۆژەکان دەست پێ دەکەمەوە حکومەت ڕێگر نییە حکومەت ئەو دادگایی کردووە لەبەر کێشەی خەڵک لەبەر ئەوەی نەیتوانی وە کێشەی خەڵک چارەسەر بکات چەندین جار بانکیان کراوە ئاخر جاریش وەکو سەرروکی دەستە
بەڕێزەوە ئاماژەی پێدا کە هێنایانە ئێرە بۆ ئەوەی بەنیەتێکی سافی دەست بە پرۆژە بکە چۆ خطاب زمانێکی تەزویریان هێنادا بە حکوومەت ئەگەر نیەتی سافی بی چۆن ئەویشە دەکا ئێستا وەکو فریشتەیە کە زوڵم لێکراوە لە دوورەوە دەڵێ دێم و چارە دەکەم با بێتن با بێ بشتە دادگا ئەو خەڵکە 10 ساڵە چاوەڕێ دەکات کی مزنبە ئەگەر ئەو مزنب نەبێ هەنی ئەوانە هەموو هەنی ئەوە نابی بکرێنە پرسیارەوە لە تاوانباریش تومەتباری دەرچووە بوویتە تاوانبار ئێستا خەڵک هانا بۆ کێبەرێ مەسەڵەن خەڵک ئەزانی چیەڵە ئەڵێ کاکە دکتۆر ڕژدی قۆڵی نەبڕیوم خۆ من دکتۆر ڕژدیم هەر نەئەناسی ئەگەر حکوومەتی مزای بۆ نەکردن دە ئەی باشە کێ مافەکەی گەڕ هەڵبەت حکوومەت بە کێشەی خەڵک هەبووە لە هەشتاکانە پارەی لێ وەرگیراوە بۆ وەرگرتنی سارێکی توێتای یابانی لە 2001 حکوومەتی عراقی یاوێتێ وتی من قەرزاری ئێوە کاکرانج حکوومەت خۆ بە خاوەنی خەڵک دەزانی کێشەی خەڵک بە کێشەی خۆی دەزانی ئەنی بەس بۆ ئەوەی بڵێن بە جەنابەت دڵێ ئەوە حکوومەت پڕۆژە لژنەی بۆ دروست کراوە حساباتی بوو کراوە چەند پارە لە خەڵک وەرگیراوە چەند پارە ماوە ئامار لە دەستی حکوومەت نەبووە ینی ئەو خەڵکە ینی چوویتە تعاملی لەگەڵ ئەوە بەرهێنەرە لە ئۆفیسەکانیان کردو حتا ئامارمان دەست کەوتووە زۆر بەزەحمەت ئەوە لە قۆناغی ڕابردوو کە کێشە پرۆژەکەمان چارەسەر دەکرد بەس هەر لە قۆناغی ڕابردوو بۆچی لە دوای شەڕی داعش 11 پرۆژە چارەسەر کرا من ئێستا نەموتووە دوور بە ئێوە سەرکەوتونین وتومە 5 دانە لە هەولێر ماوە 2 دانە لای جەنابەت ماوە لە سلێمانیش ئەوە بە قسەی کاک عەزیز هیچ نەماوە ئێوە بتوانن لە سەدانەوە دوونەوەی کێشە چارەسەر بکەن ئەتوانن ئەم یەکەش چارەسەر بکەن اینجا خەڵک هەیە مردووە یەک ڕۆژ کرێچێتی زۆرە قەت کرێکی بووی ناوڵە بەخوا یەک ڕۆژ کرێکی بی اینجا سەرەتا حەزم لێ هەن ڕوونکردنەوە بم لەسەر پرۆژەی وەرەسی بە حکومی خۆم قوربانیە و پرۆژەیەم و کرێتیشم وڵڵا لە 2010 دراوە بە کۆمپانیایەک لە مانجی 2010 ئەو پرۆژەی دراوەتێ کە تقریبا 1990 یەکە بووە لەو کاتەیە بەپی سایت پلانی ئەو کاتە 1990 یەکە بووە دوورترین مەودا بۆ تەواوکردن و تەسلیمکردنی یەکەکان بە خاوەنەکانیان 3 ساڵ بووە هەتاکو 2020 حکوومەت ئاوڕی لە کەس نەدایە خۆشحاڵیم کابینێ پێکات لە سەرەتای تەمەنیا لە 25/2/2020 لە وەبەرهێنەری پێشتری وەرگرتەوە دای بە وەبەرهێنەرێکی تر ئێستا دێمە سەر قسەکەی کاک سامانی بەڕێز کە باسی ئەوەی کرد ئەو بڕیارە بۆ کۆمپانیای شانتی دەرچوو بوو بەڵام لەبەر ئەو کۆمپانیایە لە ئەسنای تەصفیە بوو ناکرێتەوە مەشروعێک بێ بە شەریکەیە کە نەماوە لە ئەرزی واقعە باش دەست و چاوە خۆش بێ ئەمە بە کتابی جەنابەت 1860 لە 27/4/2021 ئەو خێرەت کردووە ئیشەکەت بە ئۆبەرێنەر ڕاگرتووە کە لە ئەنجامە ئێمە دەست خۆش بێتەوە لە ڕووی قانونی و ئیشاکەی بەڵام حەزم لە یەکشت پێ بڵێم کە لە مانگی 4/2021ەوە جەنابتان ئەو شتان ڕاگرتووە ئەمڕۆ لە تەنی چەنین ساڵێک و قسوورە ئەو ئیشەی جەنابەت باسیەکەی گۆڕینی ناو ئەکرا هەر بە هەمان شێوە دوا بە دوای بڕیاری ژمارە ئەوەندە لەبەرەوەی کۆمپانیاکەی تر کە خاوەنداریتەکەی بۆ هەمان وە بەرێناری ئێستا گەڕێتەوە جرا بە کۆمپانیای فڵان کەس هیچ مانعێک نەبوو کە ئەکرا بە ڕۆژ بکرایە نەک بە ساڵ بەڕاستی ئێمە دوای 10 ساڵ هیوایەکمان بۆ دروست بوو دوای 12 ساڵ لە 2020 تا هیوایەکمان بۆ دروست بوو اینجا کاک سامانەوان ئەو خێرەیان کرد بەڕاستی ئیشەکەیان پێ ڕاگرتنەوە من وەکو هەر خۆم قوربانیم لە ناوەوەیە باسی جەنابیان ئەوەی فەرمووتی نووسراومان کردووە نووسراوەکانمان شایەدیەوە دەدەن کە ئێمە چەند خەمخۆریەوەین من لەمەیانە مشاهدیەوەی بۆ دەدەم کابراایکی زۆر خایان و نەزیهە بەڵام لە پرۆژەی وەرینستیە بەڕاستی پێی چاک نەکرا بەڵام پێی تێک درا کاکسامان ئەم کاکسامانە کە من زۆر شایدی نەزیهی بۆ دەم زۆر کابراایکی نەزیهە حەزم لە مجاملە نییە بەزەوە حقەتێکە پێ ئەڵم بۆی بزانێت کە بە شخصی وەری ناگرم ڕوونکردنەوەیان بۆ سەرۆکی حکوومەت ناگرا بە پێی قسەیەوە بۆ پێتێک با تەوزیحیکەم با بزانێت سەبەبەکەتی ئەوەی دوودانێت جوابی خۆی باتەوە حەقێکی تەواوی هەبێ خانوەکان 250 مەتریەکان ژمارەیان 290 خانوە 37 دانیان دووبارە سێبارە فرۆشاوە مەسەلەن وەبەرهێنەری تازە
چەند خانوویە کە ئیزافاکە بۆی هەیە بە 9 دەفتەر و 30 وەرەقە تا 50 وەرەقە بیفرۆشێ. بەڵام کاکسامان وان کتابێکیان کردووە هەر بۆ ئەنجومەنی وەزیران لە 4 واشوی 4 بەڕێزی لەسرە لە 3/6/2021 دەڵێ هەر خانوویەک لە 250 مەتریەکان کە بەهای 9 دەفتەر و کەسر 13 دەفتەر خێریەتی. ئەمە کە گەشتوتە بەڕێز سەرۆکی حکوومەت لەبێ ئیشەکە وەستاوە. ئێستا ئێوە جەنابەت لە من خەمخۆرتری ئەتەوێ ئەو مەشروع حەلکەی بەڵام ئێستا پێچان ناکرێت. لەبەرەوەی بەڕێز دکتۆر محەممەد شکوری لە بەرواری 29/6/2021 16 لاپەڕە ئەوەی کە کاک سامان تێکیدا ئێستا 16 لاپەڕی ناردووە بۆ بەڕێز سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیران بە کتابی ژمارە 113 کۆمەڵی مقتەرەحاتی تێدا کێشەکانی تێدا هەموو شتەکانی تێدا بەڵام لە کێوە حەل بووە. من خۆم 6 مانگ دروست 6 مانگ پێش ئێستا لەگەڵ بەڕێزێک بە ناوی عەبدوڵڵا و لەگەڵ دوو هاو پیشەی تری لەوێ من لەگەڵی دانیشتم نزیکی 6 سەعات ئەو بەڕێزە ئیستعدادی هەبوو لەگەڵمان دانیشێ. من داوای شتێکیان لێ کردم تەوزیحاتێک ئەویشی من نییە. من بە خاوەن یەکەم وتی وەکو بۆ خەمخۆڕێکیەوان وەکو پارێزەرێکیان لە بینی ئێمە و حکوومەتە کۆمەڵێکینمان بەرێ من 5 لاپەڕم نووسیەوە بە کۆمپیوتەر پێشکەشیانم کردووە. بەڵام کارەسادەوەیە کە من ژمارەوەیەکی ئەوانم پێ ناتوانم تابعیکەم زانم گەیشت بەچی. دەستخۆش یەک کەس ماوە قسە بکە ئەڵێ قساکەم ئەو کاکەی خۆم کاگران دەستخۆشتا لێ دەکەم دەستخۆش لە هەم برای بەڕێزانە دەکەم. بەڕاستی کاک سامان حارەب جێ شانازیە و ئینسانێکی زۆر بەڕێزە. لە هەمان کاتدا کاک دکتۆریش دکتۆر محەممەد شکری لە هەمان کاتدا ئینسانێک زۆر بەڕێزە. هەر جاری مراجعی جەنابیان دەکەین بە پێشوازێکی چاک بەس لە هەمان کاتدا پێشوازیەکەی زۆر بەگەرمیە بەس ئیشەکان بەگەرمی ناکەن لەبەر ئەوەی ئەگە بێت و ڕۆژی یەکشەم بچین بزەبت پێمان دەرێن پێنجشەم تاوا بووە ئەگە پێنجشەمیش بچین دەرێن یەکشەمەی یعنی ئەوە ئەمە لە کابینەی نوێوە ئەوە قسەی بەڕێزیانە ئینسانش زۆر بەڕێزە بەس ئەوە هەر ئەمە دەچین لۆم بۆ دواتداچوون چەند برادێک خۆڵقەکە گەرمە و ئیشەکە ساردا بزەبت یعنی دەرێت تەواو بووە بزەبت یەکشەم پێشەم ئیشاڵە خلاص بووە یعنی هیچ ئەشکالێک نەما پێشەم بزەبت دەچینەوە دەرێن یەکشەم یعنی ئەمە بەو بە پێشەم و یەکشەمەی هەتا ئێستا بردیتمانە سەرێ وەزعەکە چەند ساڵ ئەوە وەتیکابی نێنوێ ئەوە لە 2002 کەلی گەڕێ کاگرانز 2002 تا ڕۆی ئێستا مقاولەشی نوێ هاتیە استثمارەکی نوێ پرۆژەشی بە ناوی سلاڤاستی لەو پرۆژەیە کاک سامان لاوانێ خۆش شادی بدە ئینسانێکی زۆر بەڕێزە کاکە گەر نەدەنەویش ئەمە هیچ کێشەمان نییە بەس بدەنە مقاولەشکی ئینسان بگەوتە عەق و مافی خۆی ئەمە ئێستا هیچ عەق و مافەکمان دیار نییە حەق و مافیمە لە یەکشەم لەو پێشەم لە یەکشەمە زیاتر هیچ عەق و مافەشکەمان نییە لەو مەشروعی یعنی هەتا ئێستا بەمایان نەگوتیا ئەوەندەی ماک تەواوە شتەکە ڕێک و پێک دەردەچی و دەگەونە عەق و مافی خۆتان بەس خوا خیرا بنووسی درمان زۆر خۆش دەکەن جێژنەی قوربانێ تەبعا سەردانمان کردن گوتیان پێشی جێژنەی 100% هیچ کێشەیەکی نەمایە کاکەوە داخلی جێژنەی ڕەمەزانش بینەوە کاکرەنج یعنی ئەمە قسەکان ئێستا من وەکوی ئاخر وتیان کام جەژن ناوەڵڵا وەکو سەعات معرەزەکە لێ ماتوە کاکرەنج بەس یەکشتکەمەگەن گومانم لە نیەت بەرزی کاکتەر محەممەد شکری یەکشتکەمە یەکشتکە داوا لە سەرۆکی حکومەت دەکەم ئەمە باش شادی هەموو برادەران لە 2020ەوە کتابێکمان نووسیتەوە بیگەینە دەستی ئەوە داخلی 2023 دەبین 3 سارە پێمان ناکرێ و کتابی تەسمیلی سەرۆکی حکومەتکەین داوا لە جەنابەت دەکەین ئەگەر لە ڕێی جەنابەتەوە ئەگەو کتابەمان لەو گەینە سەرۆکی حکومەت بەڕاستی ئەمە زۆر مەمنون دەبین بەس ئیتر ئەوە تەلەڤیزۆن خۆ لە بڵین لە هەموو کەسێک
زیاتر ئەبیسترێ ئەوە سێ ساری ڕێکە پێمان ناکرێت کاگرنج کاک سامان ئەو پەیامی بۆ سێ ساری ڕێکە پێمان ناکرێت سەرچی حکومەت ببینین یعنی هەر بۆ ئەم کێشەیە هەر بزەبت لە پرۆژەکە وڵای سەرۆکی حکوومەت پێت بەڵام سەرۆکی دەستەی داناوە قانون دایناوە ئەم هەموو مدیرعامەی داناوە لە هیچ شوێنێکی دنیا سەرۆکی حکوومەت ئەم هەموو عەریزەیە ناتوانێت وەربگرێت مدیرعام هەیە شت هەیە کاگرنجیان احترامن دووبارە لە بۆ کاک سامانی بەڕێز ئیسانش زۆر بەڕێزە کتابەکە لە کت جەنابی دەڕوا زۆر بەڕێک و پێچی لە کت دکتۆر محەممەد شکری بە هەمان شێوە بزەبت لە نووسنگەی سەرۆکی حکومەت کتابەکە ڕاوەدەستی تۆماتی چیان ئەزە نازانم ئەو مەشروع شخصی تێدا شخصی لێ ناگەڕێ یعنی لەو قەنەعەتەی دانیمە سەرۆکی حکومەتیش بەڕاستی زۆر لە کێشەی وەرینی هەتا ئێستا گەیشتبی ئەگە تێگەیشتبی دووزار مشکلەیە ئەگە تێنەگەیشتبی جارێک مشکلەیە کاک مەلاسین تێبینی زۆر هەرچەندە هاونیشتیمانیەک نووسیەتی گوندی زێڕینستی راولێرە ویش لای زەنابتە کەواتەوە لە پێنج دەرچوو ئەو هەشتێک کێشەیە هەیە نەزێڕین ئەڵێ بێت حرفیش باستان نەکرد کێشەکەی هەری لافاوەکەیە لافاوەکە بەشێک لە زێڕین بوو بەڵام ئێستا زێر پێشنگ تاوەری تێدا وە شوقەکان دەستی پێکردوت ئەی ئەو دوای کاگمەلایاسین ئەو مامۆستا بە ڕێزەی پێشی پێشەوە کەوتی لە بینی بەڵێ 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 باشە بەس کاک مەلاسین وەکو تەبێژ یەکێتیوە بەرهێنەران ئەگەم لێ بۆ هەندێک تێبینی و هەندێک ئاماریش من بەڕاستی لێت ناشارمەوە کاک ڕەنج بەرنامەکە هەز دەکەم ینی بەو کڵپ و گەرم و گوڕێی کە جەنابەت بۆ هاتی تو ئەو بەڕێزانش کە بەتەمان ئەم شەو خەوی خۆش ببینن من یەک تۆزمەلە لەمەیە بەڕاستی ینی ئەوەی کاک سامان لێم عاجز نەبێ چی وای لێ کردی کە هەز بکەی بە مەلەل چاوەڕوانیت زۆر بوو کاتی بەدڵنایوانێت تەوانێ من خۆ دەزانی زمانی ئەم بەرنامانەمان دەست پێ کرد سەرمان سپی نەبوو بەڵام زۆر شتی باشی بە دوایە هات جەناب باجزانی باسی 15 پرۆژاکەن 29 پرۆژە لەسەر دوای یەکەم بەرنامەکە کردمان لێرە بە واقعی چارەسەرکرا پرۆژەی زۆر خراپی تیا بوو بەڕاستی پرۆژەی کرێچەکانی سلێمانی کەس بەتەمای نەما بوو تۆ بەلاتەوە ئاسانە چارەسەری ئەمە لەلای جەنابی سەرۆکی حکومەت بڕوان ناکەم هیچ کەس لەم برادەرانە ئەوەی کە لێرە دانیشت بێت ئێستانە ینی من ئەیڵێم مەلاسینشم خۆ دەشم ناسی زۆر بەرنامم لەگە جەنابتا کردووە لەلای جەنابی سەرۆکی حکومەت وەک ئەم ئاو خواردنەوە وایە ئەگەر بەیانی بێ چارەسەری بە تایبەتی پرۆژەی وەرینسیتی بکات چونکە ئەوەی کە من تێگەشتم وەرینسیتی چارەسەر بۆ زانیاریتان من هەر لە ئەلێرە تێگەشتم هیچشم لەسەری نەخوێندوتوانێ بەڵام بەداخەوانێ ئەوەی کە جێگای داخە هەنێ هەڵا با بڵێن هەڵی تەکنیکی ڕوویداوە بە تایبەتی احتیمالی هەیە چونکە من جارێ بانکراوم لە لایەن سێ بەڕێز و لە ئەنجومەنی وەزیران بۆ چارەسەرکردنیام دووسێ پرۆژە ساعتێ لەگەڵ دانیشتوین بەڵام هەز دەکەم هەنێ ژمار کاکەوە بەرهێنەرە زانی چی برای بەڕێزم لە هەموو دنیاوە بەرهێنەر بە دوای قازان جاگەڕێت هیچ وە بەرهێنەرێک نایە زەرر بۆ بەرهێنەرێکتر بایەسە و دکتۆر ڕوژدیە ئێمە ئەم شەو ئەو هەموو قسەمان لەسەر کرد حجەی لەسەر حکومەت دروست کرد هەرچەند من بەڕاستی لەو کاتە داوام کردی کۆمنتێکم بێتێ من داوا لە دکتۆر ڕوژدیەکەم ڕێگامان پێ با یەک دووە بەرهێنەر لە یەکێتی و بەرانی کوردستانە بچینە لای زامێ سەر بەغدای ژەکە لە سێ چوار پرۆژە خەریکە کاکە معقول ئێستا لە بەغای ژەکە و خەریکی پرۆژە ئێستا پرۆژەکەشی دەشتی بەهەشت لە 12 ساڵە ئاوای بەسەر هاتوێ لە سا هەفتا و بە پێ راپۆرتی ئێمە یەکێتی و بەرنان لە سا هەفتاوێکی تەواو بووە لە سا 29 پرۆژەیە زۆر قورس و گران نییە ئەوە عالەم پێی ماڵکاول بێ بەڕاستی کاک ڕەنج ئەوە کاک سامان تەبان برای عزیزی منە و من ئێستا پرۆژەم لە پرۆژەی دوایین پرۆژەم لە هەولێرە بۆیە ئەبێ بەڕاستی زۆر بەهینەوە ئەبێ کاک سامان من لە حەج هاتوومەتەوە عدم باتێ ئەگەر قسەیەکیشم کرد لێم عاجز نەبێ کاک برای بەڕێز بۆ پێدانی پرۆژە بە مەرجی ڕەخنە نەگرتنە نا من گوێرە برای خۆت بگرا من کاک سامان دڵی ئەزانم کاک سامان ئەم برادرانە باسیەکەن لە پاکی و نەزیها لە کوردستانە من وا هەز دەکەم من تەبەن ڕێزمێ بۆ کاک تۆ گوێرە برا نا ئینسانێکی پاکە کاک سامان ئەم ساڵ ناوی هاتووە بۆ حەج لەبەرەوەی 15 وەرەقەی هەبوو نەیتوانی حەجکات چونکەم حەجەکە زیاتری تێچوو من ئەم قسە ئەڵێم بەڕاستی جنابی کاک سامان ئەبێ بەیانی هیچ عوتڵەیە دوو بەیانی دەوام ئەکرێتەوانێ ئەبێ بەخۆی و جامتاکەی بڕە بەلای کاک دکتۆر محەممەد شکوری کاکە ئێستا کاک هین من لە قوتەیەکم بینی یعنی ئێستانە هەرچیە بڵم دوایی احتیمالێ بە کۆمنت شتیکەمان بۆ بنووسنەوە لە دوای حەجەش حەز ناکەم تۆزێ خۆمین کەم بەڵام ئەو برا بەڕێزا 43 دەفتەر بە 12 ساڵ تۆزانێکە لە بانکی ئیسلامیش داینایەستە 43 دەفتەریکەی وەرگرت بوو لەسەری کاک ڕەنج بەڕاستی ئەم دووسێ پرۆژەی کە ئێستا لە هەولێر زۆر ڕەنگی داوەت و بەڕاستی لە دوهۆک و سلێمانی مشکلی ئەم پرۆژانە نەماوە
یعنی ئەوەی کە کاک عزیز باسی کرد جەنابەت لەوە باشتر تێنەگەیشت پێێتی ئەو یەکێ لە پرۆژەکان 550 وحدە فرۆشرا بوو مستەسمیرێک کات پارەی هەر 550 کەسەکەی گەڕایەوانێ هاو ئێستا پرۆژێکیان ناوەتێ هەر کەسێکیش دو 550 کەسە بێ خانوو بکرێ مستەسمیرە تازەکە داشکانێکی باشیشی بۆ کەنجا خانواتێ بەڵام ئەم سێ چوار پرۆژەی هەولێر بۆ بە وەزعەشەوە هێشتا خێریتە باڵێ بە دڵنیاوانە ئەم چەند پرۆژەی هەولێر بۆ بە پەڵەیەکی ناشرین بە ناوچاوی پایتەختەوانێ یعنی من دڵنیام لەوەی جەنابی کاک مەسرور ئەمر بکە بەس ئەمر بکە یەک تەلەفۆنکە بڵێ و پرۆژانە چارەسەر کە یەکسەر چارەسەرەکرێ چونکە ئەم پرۆژانە دوجار بە مستەسمیر چارەسەرەکرێ ئەم پرۆژانە قازانجی تایە پرۆژەی دەشتی بەهەش کە زۆر معقەدە 83 ملیۆن دلار پارەی لەسەر وەرگیراوە ئەم پرۆژەیە ئەمڕۆ لە ساڵی 2022 ڕەنجە گیانێم کاکە ڕەنجێمە ئێستا کە بەرنامەی لەسەرەکەین هەولێری 2009 دەنیە برای بەڕێزم ئێوازان ئێستانا من لە پێشی بەرنامەکەی وتم بەڵام ئەم قسەی من بە نەزەری اعتبار وەرگرم من مستەسمیرم هەولێر ئێستانا بە ڕۆژ نزیکەی 2 ملیۆن کەسی تایە کاکە هەموو دانیشتوانی کوردستان 5 ملیۆن کەسە نیوەی یەتە هەولێر و هەولێر ئێستا قیمەتی زۆر پیا کردووە ئەگەر بەڕاستی ئەمە واز بێنین لە دکتۆر ڕوشدی بە تەواوەتی تەهمیشی کەین بڕیارمان نا تەهمیشی کەین لەبەرەوەی چەندین قەراری لەسەر دەرچووە ئەو مستەسمیرانەی کە پرۆژەیان پێشکەش کرد و هاتوونەتە پێشوە خود چەند مستەسمیرێکی تر هەیە کە ئێستانە زەمانەتیانەوێ دڵنیا دەکەمەوە کاک ڕەنج لە ماوەیەکی زۆر کەما وەک فلۆریاسیتی کە خەڵک دایان کەس ئەیانوت فلۆریاسیتی بەس قسەیە هێز نییە جاریکە دەست پێ بکاتەوە هەر ئەم شەو کە من هاتم لە ناو فلۆریایشێکی زۆر باشە کرا بەم شەوە ئەوە ئەتوانین دەشتی بەهاشش بخینە ئیشەوە وەرین سیتی بەڕاستی من نازانم مشکلی ئەمە بەرهێنەرە چییە بە تەواوەتی چونکە ئەم مستەسمیرە لە لای ئێمەش لەیەکێتی و بەرنامەی دووەم جار دەستی پێکردەوە مستەسمیرێکی زۆر مەرغوبە حتا هیچێکە لەوانەیە من داوای لە یەکەم دەم 20,000 نیشتەجەبوونە بانگیشەکەن خانوویەکەی بنێ پێ دووە بڵین فلۆریاستی بە تەواوی چارەسەر بکرێ فلۆریاسیتی من ناچارم جارێکی کە بیڵێمانێ هەمومان ئەبێ دوعای خێرکەین بۆ جەنابی کاکاوە سەلامەت بێت و کاک سامانی برایی من ئاگام لێ بڕیاریان ناوە هەرچی قازانجێکیان هەیە یعنی ئەم جارە بڕیارێکیان ناوە لە حیاتی خوانە من لەم بەرنامە چووکم لەگەڵ نەدانیشتم بڕیاریان ناوە تا خوێنی خۆشیان لەگەڵ پرۆژە بڕن فلۆریا چارەسەر وەزانی بۆ کاک ڕەنج فلۆریا قیمەتی پیا کردووە فلۆریا جەدوای پیا کردو فلۆریا ئەستا بۆ بە نزیکەی زیاتر لە 10,000 نیشتەجەبوون بەڕاستی ئەبێ کاک ڕەنج لە دوای ئەم بەرنامەکە ئێستا ئەم بەرنامەمان کە چووکمە بەرنامەی تۆ خەڵک ئەیبینێ ئەم بەرنامە بڵاوە بێتەوانێ کاک سامان کە بەڕێو پێی خۆش بێ پێی ناخۆش بێستە بەڕێوبەری گشتی و بەرنانی هەولێرە بەرپرسیاریە ئەخلاقیەکە ئێستا لەسەر شانی ئەم برا بەڕێزەمانە ئەبێ ئەم کاک سامانە بە دوعای خێر بێ ئەگەر حەزەکە شەوێک خەب تەلەفۆن بۆ بگا هەڵەسینەوە شەو نوێژەکەین بێ و کۆردوکمان دوعاکەین بەڕاستی بێ ئەم پرۆژانە چارەسەری بۆ بدۆزینەوە چونکەم خەڵک ئەوەی کە لەم پرۆژانە ئەو ماڵی وەرانی کە بەسەر خەڵک هاتووە لە پرۆژەکان نیشتەجێبوونە بەڕاستی یعنی ئەگەر پێت بڵێم مشتێکی ماڵیوەرانی هەموو کوردستانەوە لە ناو ئەم چەند پرۆژێکی ئێستا ماوەتەوە لە هەولێرە پرۆژەی دەشتی بەهەشت گوێ لە بەلای خۆت بگرە لە سلێمانی چەندین پرۆژەی هاوشێوە مەسەڵ شاری دایکێکێک بوو لە پرۆژەکانی وەکو دەشتی بەهەشت وێران بوو لە هەربەت پرۆژەمانە بۆ کاکە مستەسمیرەکەی بەس خوازانێ عتا هەمە ساڵ لەکوێ بەڵام چارەسەر کرا بەڕاستی بێمە لێرەوە تەقدیری ئەو لیژنەی پێشوت برای بەڕێزم کاک عوسمان شوانی بگرین ئەبێت تەقدیری کاک نوری عوسمان بگرین ئەبێت تەقدیری ئەو برایانەی پێشوت بگرین ئێستا کە ناوەکانیانم بۆنە نەورۆزخان ئەوانەی کە لەو چارەسەرکردنی و کێشانەیە بوون کاکە برا ئێستش دکتۆر محەممەد شکوری بەڕاستی من زۆر معجیبیم لە ئیشکردنا دکتۆر محەممەد شکوری ئەم برادەرانەی کە لە دەورین یارمەتی بن دکتۆر محەممەد شکوری هەموو ڕۆژە لە بەرگی خۆیەتە دەرەوە بۆم پرۆژانە بەڵام برادەرینە ئێستا لێرە دانیشتوین من لێرەوانێ لەم بەرنامەی کاکە ڕەنجەوە نازانم ئەما دێتەوە بە تەلەڤیزیۆن یان ناتارێکی تر بە گوێ لە برای خۆتان بگرن برای بەڕێزم کاقوبات ئێمە وابزانێکم جەنابیان داواچێ شایدین بۆ با پێش ئەوەی بڕۆم بۆ حەج بە تەلەفۆنێکی دوور و درێژمان کردو بێکەوە جەنابی کاقوباتەوە کەی بۆ هەولێر هەموو ڕۆژێ کۆیەسیتیە بینی بەڕاستیوانەیە کە لە کۆیەسیتی نەبێ باسێکیان کەین زۆر ماڵیوەرانن ئەوانەش کەمتر نین لەوانەی وەرینسیتی بەڕاستی چونکە ئێمە ئەوانە نەیانزانی بوو بەشدار بۆکانیان نین چارەسەرکردنی نەکەرەوە پرۆژەیە چەندین شەقامەکەشیان وێران جاتۆ گوێ لە برای خۆت بگرێ ئێمە کاڕۆین من لێرەوە بەڕاستی بە برای بەڕێزم جەنابی کاقوبا دەڕن کە جادەی شێخ بن زاید دەبینین لە دوبەی و یەن جادەی جەنابی مام جەلالی شەقامێکیان دروست کردو ناوە شەقامی مام جەلالەوە چەند ساڵە کۆیە و شارەوانی کۆی و گیری خواردە بەدەستیوانێ کاک سامان لێرە شایە دەبەر بۆ چارەسەرکردنی پرۆژەی کۆیەسیتی با هەموو خەڵکەوە بزانێ مستەسمیرە تەقدیمی کردو مستەسمیرەکەشی لە مستەسمیرە سپێشڵەکانە یعنی لە من باشترە لە زۆر لە مستەسمیرەکانی کە باشترە بەڵام داوای کردو کە لە کەلار پرۆژێکی هاوشێوەی بنێ کاکە ئێمە هاوبیر
پرۆژەی دەواازە سێ یامانێ بۆ لەبەرەوەی پرۆژەی کرێچەکانی لە قولەرێسی چارەسەر کرد و باس کەسی باسی نەکرد بەڵام پێشتر هەموو ڕۆژێک ڕێکخراوی کرێ نیشینان هەموو ڕۆژە لە دەستە تەلڤیزیۆن بوون باسی حکومەتیان نەکرد بۆیە لێرە من داوا لە برای بەڕێزم جەنابی کاقوبادی ژەکەم ئەم جارێکە ڕۆژتەوانێ بەس 2 دقە سیارەکانی ڕاگرسێرێکی ئەو کەلاوانە بکات کە زیاتر لە 15-20 میلیۆن دلار پارەی خەڵکی حاجی مەلابا فەرموو. بەڵێ من دەستخۆشی لە کاکمەلا یاسینەکەم بەڕاستی قسەی دڵی ئێمەی کرد بەنسبەت پرۆژەی وەرینستی قسەکانی زۆر تەواو بوو بەنسبەت وەرینستی ئێمە بووینە تا هاوڕێ لەگەڵ کاکسامان و دکتۆر محەممەد شکری ئەوەنە ئەچین بۆ لایەن ینی ڕۆژانە هەفتانە هەروەکو من هەفتا دەفتەر زیاترم داوە لە 2010 عقدم کردووە لە 2013ەوە من بەس هاتوچۆی وەبەرهێنانەکەم سکاڵا تەقدیم بکە ئەوە بکە گەڕاومەتەوە ماڵی باوکم ئێستا داوا ئەەکەم کە دکتۆر محەممەد شکری دەسەڵات لە ژێر دەستی ئەو بێ کە ئەو بەرزترین دەسەڵاتە لەوە بەرهێنان با دەسەڵات بگەڕێتەوە بۆ ئەو کەسی تر لەسەرەوەی ئەو بۆ دەسەڵاتی هەبێتن بەڕاستی ئێمە ئەچین بۆ لای ئەو یعنی فەقیرە هیچی بۆ نامێنێتەوە لەگەڵ ئێمە یعنی کەواتە تۆ پێ دوایە لە ئەنجومەنی باڵای وەبەرهێنان پرۆژەکانە وەستێت بەڵێ کاکسامان هەر مدیریەی وەبەرهێنان بەچی هەڵدەسەنگێندرێ یعنی ئیدائی بەچی هەڵدەسەنگێندرێت چەند ساڵە 8 ساڵە مدیری وەبەرهێنانە دەبێ چەند پرۆژەیەکی معقدی حەل بکە یا غێر بەوە هەموو شتێک هەڵدەسەنگێندرێ من ئەسڵان یعنی لە لای ڕەفیق و برادری بیانی شەرم لە خۆمەکەمەوە بڵێم من هێشتا 13 ساڵە پرۆژەی من تەواو نەبووە 1000 بیان و ئەبێنەوە ساڵە هیچ ئەنجامەکە نییە یەک بۆ خۆم ئەنجامی نییە شەرم لە شخصی خۆمەکەمەوە ئەڵێن تۆ فاشلی یەک بۆ حکوومەتەکەم ئەڵێن يعني حزناكم بضعف بيشاني بدم الله منا لبروي شري داعش هات نا لبر فلانشت يعني من خوم بيانو عم بو بين موا كتي من هاتوما يعني سكالاي خوم كردوا تاوان باري شمكن الله تو زور قصي نيجاتيف اكي بس نيجاتيف نيه من بو تشاك سازيه يعني يشتي تشاكم روجان دو اتينا لاي كاك سامان الله سيحل هي باشا لو سيحلا خدواني يعني هم أوان متفقين هم مقاوليش يعني بالنسبة عليه خانو فروش راوتو زور كما يورين ستي بالنسبة فلوريا صدار بستومانا مشكلة زور كما إما بوينة بلا سيوحفت خاني فروش إما بوينة قرباني تنكسب وأخيرا هاتونا على أساس قرزاري ورين ستينا أجر يكي سقي بخوي بي راستك سقي راستك قرزارة ديت كوا لە 2012 لەکوێ بووە قەرزارەکان بۆ نەهاتوونەتە پێش بۆ ئێستا لەگەڵمان نین لەو بەرنامەیە کوانن ئەوانە خەڵکی وەهمینە ئێمە نازانین وەڵام من یەک هەفتە ڕێکلامم کردوانە بوو بەڵێ ئەی کوانێن ئەوان من نەیانم بینیوە قەت ڕۆژێ لەگەڵ ئێمەوە گربوونەوەیان نەکردو قەت ڕۆژێ لەگەڵ ئێمە نەهاتوونەتەوە بەرهێنان چێنە ئەو شەخصانە ئێمە ناناسین کەس نازانین ڕاستی بەس لەم وەجبەی ئێوە 3-4 میلیۆن دلار ئیراوە بەم و بەوە زانی بەس لەو تۆزە خەڵکو ئێستا ماوە من ئێمە عائیلەمان هەموویان سێخانوویان کڕیوە ئەویان بەس عائیلەی ئێوە چەندێک پارەتان ناوە بەوەرین زیاتر لە میلیۆنێ زیاتر لە میلیۆنێ ئەوە ملیۆنێک و 42 دەفتەر جەنابۆ چەند دەفتەر بەس ئەوە نەم پێ بڵێ کاکی من چەند دەفتەر کاک ڕەجەجان ئەمن بەس بە خۆم و بەسێ خوشکم بالضبط 78 دەفتەرماندایە 78 دەفتەر بە وەصلی شەریکەی ڕەنج ئەوە 42 دەفتەر ئەوە 72 دەفتەر 78 دەفتەری بن کاک ڕەنج ئەوە تۆش 78 دەفتەر تۆ چەند دەفتەر 70 دەفتەرەویش تۆش 70 دەفتەر تۆش 10 دەفتەر کرێچیشی ئەم هەموو دەفتەرە بۆ کاک ڕەنجان واللهی بەرنامە کتەیە لەخوا بەزیادبی یعنی ئەوەندە سارێک کە تاخیریش بووینە کە دەینە بەرنامەی جەنابەت حادەتەن تۆزێ دڵمان خۆشتر دەبێت لەبەرەوەی لەوانەیە قسەکانمان بگا
بە زۆر سپاسی زۆر سپاسی کاک عاجی مەلایاسینی دەکەم بەڕاستی قسەی هەموو خەڵکی کرد بەڕاستی سپاسی دەکەم ئەو تانا کاکامی هەبێت ئەو تانا ڕاستە ئەمازیەتێک زۆرمان کێشاوە بەس عادەتەن ئەو تانا سێبوریەک دەداتەما دەرێت تۆزێک مساعدەتر بکەن خۆشی بەخۆی مستەسمرەکە دەزانی ئێستا ناوی 16 مستەسمر برا بیتەوە وازامە خۆی دەستەر بە بەرهێنان برای کردەوە کە باشترین دەستێوەبەرهێنان 16 کۆمپانیانە یەک لەو کۆمپانیای ئەوەیە ناوی هاتیە کاکە مادەم ناوی هاتیە لە 16 کۆمپانیای باشەکان بیدەنێ لەگەری عەلکەن ئەو خەرکەش بای سرعاتکە کاکسان ئەوەندە مهمە و ناویتان بڵاو کردوەوە شایانی مەدالیای بۆ مەشروعەکەی نایەن کاگڕان ئەمە سەتاسەد لەگەر ئەو بەڕێزانەی ئەوانیش دەتوانم بڵێم ئەوەندەی ما زیاتریش ئاگاداری کەیسەکان ینی ڕۆژانەش حەزیشم لێ ئینسان ئەگەر وعدیدا جێبەجێ بکە و خۆشیان دەزانن ئەمە کاتەکەی پەیوەندی بە سەروی خۆمانەوەکەین ئەمە لەگەر دەستەی وەبەرهێنان قسەی دەکەین ئەمە زۆر جاری ئێوە دەڕوا و لەسەرێ دەوەستێ ئەمە پەیوەندی بە بەو برادرانە دەکەین کە لە ئەنجومەنی باڵای وەبەرهێنان ئەوان سەردانی ئەمە دەکەن داوای مقتەرەح لە بۆمە دەکەن دەرێن ستان پێ باشە دەسەڵاتی تەنفیزیت تۆ ڕاوێژکار نیت خۆی بڕیاری بڵێ براکەم بڵێ خەڵک من دەناسێ ڕووی دەمم لێکە بە کۆڵانێکا ڕۆم پێمەڵەن ئەرێ زێڕنستی جەنابی بە کۆڵانێکدا دەڕۆم ئەڵێ ئەرێ وەریستیچی لات بە کۆڵانێکا دەڕۆم ئەڵێ ئەرێ دەشتی باشی لات خەڵک تۆ دەناسێ کاگڕەنجەمە باس هەملان بۆ ئێستا یاریدەری سەرۆکی حکومەت بەڵێ بۆ دیداری لەگەڵەکەم وڵا جەنابی پارێزەر ئاماژەی بە بڕیارەکدا ئەو بڕیارە کە دەرچووە ئەوە خەمخۆری جەنابی سەرۆکی حکوومەت بوو ینی بابەتەکە چوویتە لای جەنابیان بەڵام کاتێک کە وەکو ئەو بەڕێزانەش باسییان کرد کۆمەڵێک عقودی کە هاتیە لە سەرۆکی حکوومەت کە نووسەتی بێلایەک باین و دەفتەر و 23 دەفتەر خێرەکە لێرە هەڵوێستێ بکە بۆ مستەسمیرێت چونکە گەر وابێ ئەو مستەسمیرەی میلیۆن دلار قازانجەکە جەنابیشت پرۆژەی نیشتە جێبوونت جێبەجێ کردی عادەتەن ئەو وەبەرهێنەرە جەدوەلکەمیاتی پێشکەش نەکردیە کاتێک کە جەدوەلکەمیات پێشکەش ناکرێ ئەمە نرخی یەکەکە دیاری نابی لە ینی لە لای ئێمە و جەنابیشت کاتێک کە دەرێن بینایەکمان لە بۆ دروستکە پێویستە ئەو خشتەیەمان پێشکەش بکەی مەوادەکەت چییە کولفەی بینات چییە سەبەکەت چییە کاشەکەت چییە ئەوەی نەبووە کێشەکە تەنها ئەوە نەبووە کێشەکە لەسەر ئەو مەبلەغە زۆرە بووە کە قەرزێکی زۆر خراوەتە سەر پرۆژەکە بەڕاستی ژیانی ئەو سامان ئەوەی کە جەنابەت دەڵێ گویا ئێوە ئەوەندە وردن ئەوە لە ئەڵمانیا وایە عەفوم کە ئێوە وانێن لە کوردستان نەک هیچ کابینەیەک حتا کابینەی پێشوو ئەم کابینەیە لەو ئەڵمانیایە موافقەکردنی پرۆژە ئەمەنەیە تەنانەت دەستکی دەرگاکەشی تێدا یەک شتە پێ بڵم هیچ پرۆژێکی کوردستان بە دەگمەنی لێ دەربچە لە ڕێکلامەکەی تەلەڤیزۆن ناچێت هیچی لە عەقدەکە ناچێت نە لە نسبەی سەوزاییە نە لە کواڵەتیە وەرە بڕۆ ئێستا ئەو مەشروعانەی کە ڕێکلامی بۆ کراوە مقابلەی خەڵکەکە بکە زۆری تەقیوە زۆری داچووە زۆری دەرگای تێک چووە کاگڕنج ئێستا عادەتەن کاگمەلایاسین پرۆژەی پێشکەش کردووە کاک کوردوی برای بەڕێزی پرۆژەکانی کاگمەلایاسین خۆی لێرێ وڵاوانە ڕێکلامەکان نەما باسی پرۆژەکانی ڕێکلامەکان کاتێک کە داوای پرۆفۆزەلی لێ دەکرێت من دەمێ ئەوەی بینێ مەگەرنا پێڵم با تۆزێکیش لە بەرنامەکە شتێک دروستکەین خۆش بێت چکم دەمێکە دانیشتوین بەجددی پێتان بڵێم مستەسمیرینی کوردستان لە بەرامبەر ئەو ڕێکلامانەی کە ئەیکەین کەممان لە قیامەتان نەجاتمانە بێت ئەوە یەک بڵێ تۆ حەجەکە خۆیان من لە حەجەکە زۆر دوعام کرد خوا لێم خۆش بێ بۆ ئەو ڕێکلامانە ناسە لای خۆلابر نازانم ئێستا تۆ تۆ گۆگرە قسەکە بۆ تاوکەم ئەلەو هەولێری پایتەختە من بە جەنابی کاک دکتۆر محەممەد شکوری وتۆ چووکم ئەو بەڕاستی کاتێ هاتووێ ما بێت دوعایەکیش بۆ ئۆنیە ئەوە بکەین خۆزان 2 ساڵێکە و هاتوو بۆ بەسەرکی دەستێ بەران بەڵام لەو هەولێری پایتەختە ئەو خوا شەهادە لەگەڵ چەند مستەسمیرێک و چەند برادێک هاتووین بەسەر دە 12 مەشروعی زۆر لە باشەکانە گەڕاوین زۆر باش یعنی کاڵم زۆر باش جا تۆ گوێ لە برای خۆت بگرە والله ئێمە زۆر معڕەزین بۆ کارەسات بەخوای گەورە نەمەسعەدی نەمەسعەدە قادرمەی ڕاکردنیتیانێ لە قاتی 23 باشترین پرۆژەی ئەم هەولێرە بێ بتڵە غاز بەریتە سەرەوانێ و ئێمە وەک مستەسمیرین بەعام ئالێرەوە یەکێتی و بەرنان لێم عاجز بن
جا کات خۆی بەڕەحمەت بە کاک فرسە سۆفی گو ئەخ مەلا تۆزی اعترافات بکردا بەس دوای حەجەکە زۆر اعترافەکەم وەک مستەسمیرین بەعام لە هەرمی کوردستان ئێمە هیچ کاممان بەرامبەر بەو زەباین و مشتریانەی کە هاتوین حەقی خۆیانمان ناوێتێ بە مەلاسینەوە کە 11 پرۆژەم هەیە کە زۆرترین پرۆژەی نیشتەجێبوون کەوتۆتە لای من بەڵام لەگەڵ ئەوەشا بەڕاستی تر کاتی ئەوە هاتۆ ئەم مۆدیێلی نیشتەجێبوونە بەم شێوازە نابێ مۆڵەت بین من بەڕاستی بۆ 20,000 نیشتەجێبوونەکە یەک داواکاری و یەکەم کاگڕنج یەک بەرنامەی بۆ بکە لەو بەرنامەیە جنابی دکتۆر کە ئێستا سەرمەشقی ئەم پرۆژێ و لەگەڵ محافزەکانیش پێم پاشە تکاو لێکم بەرنامەیە بکە بۆ ئەم 20,000 نیشتەجێبوونە بۆ ئەوەی ئەم 20,000 نیشتەجێبوونە بێ بە واقعێکی واقعی ڕاستەقینە بۆی خزمەتی 20,000 نیشتەجێبوونە من دوو پرسیارم هەیە تاوەکو ئێستا جوابم دەست نەکەوتەوە 20,000 نیشتەجێبوون بە خەدەماتەکەی بای 1 ملیار دۆلارە تەنها سێقەم بە یەکشت هەیە جنابی کاک مەسرور بەرزانی قەراری داوام 20,000 بکرێ بێ بکرێ بەڵام دەخوار ئێمە خۆت قسێکی زۆر جوان دەکرد کاک مەسرور خۆ نایە سەیری هەموو شتەکان کە بەڵام ئەم 20,000 نیشتەجێبوونە سەرمایەکەی 1 ملیار دۆلارە لە دوایین وتەی بەڕێز کاکتۆر محەممەد شکوری کە ئەم شەو خوێندومەتەوە لە هەموو میدیاکانە بڵاوبووەتەوانێ ئەڵێت ئەبێ بە قەرزی درێژخان بێت لە 10 ساڵ کەمتر نەبێ بۆ نزیکەی 15 ساڵ و هەروەها بێ پێشەکەکەی کەم بێت قستەکەی درێژخیان بێ ئەمە خۆی پرسیارێکە بێ کاک سامانیش و کا کوردۆش و کە عزیزی جواب بنەوانێت کێ تەمویلی ئەمە ئەکات منێکێکم لەو کۆمپانیانەی کە سەنامم باتەوە بەڵام کێ تەمویلێکە وڵی نازام نامە من نەمان ناردێ لە بوو یەگە لە سلێمانی ئێمە لە سنووری پارێزگای هەولێر وەکو بە ڕێزانیش باسییان کرد بۆ مستەسمری سلێمانی بۆی نییە بە لە هەولێر و پرۆژە دەتوانانی نەخێر ئەمە لە سنووری پارێزگای هەولێر ئەو وەبەرهێنەرانی کە سەرکەوتوو بوون لە بواری نیشتەجێ بوون لە بواری ئەوە شوقا ئەمە هەژدە وەبەرهێنەرمان دیاری کردووە ئەو وەبەرهێنەرانە بوونی ڕژدیتە وڵی ئومێد دەکەم کاک ڕەنج بەڕاستی دکتۆر ڕژدی وەڕووداویش بەڕاستی کەناڵشی وە پێویست ناکە تاوانبارێک کە ئەمە وەک کەسێکی قانونی دەیلم تاوانبار لەبەر ئەوەی قەرارەکانی دەرەجەی قەتعی وەرگرتیە بە جەریمەی احتیال نەک بە ئەوەی خوا نەخواستە پرۆژەی جێبەجێ هاتۆتە هەولێر حکوومەت نەتوانێت بیگرێ ئێستا من تاوانبارم پێناوە بۆ بەرنامە ینی ئەو خۆتان بەنهێنی هێننەوە لەگەڵی دانیشن تۆ بەنهێنی پرسیارە تۆ لەسەر ڕوودا و قساکەوەە نەک لە بەستەکەم تۆ ئەم کابرایە پرسیارەکە لە کەم بە یارمەتیت دکتۆر ڕژدی ئەمری گرتنی هەبووە بۆ هێناوتەوە ئەم نەمینێتەوە بەس تۆ دانیشتو نەخێر ئەمە تۆ دانیشتو یان ئەو کاتێ ئەمری جەلسەکە تەنها و خطاب زمانی کە پێشکەشی بەمەی کردیا من معلومەم هەیە کە ئەمری گرتنی هەبوو اینجا بۆ ئەوەی کە بزانن ڕوودا و قەناتێکی مشەڕەفە ئەمەندە پەیامی گەورەی تێدا ئێوە ئەتوان وەکو حکوومەت کاگرنج مەبەستم نەخێر دکتۆر ڕژدی ڕوودا و لەگەڵی دانەنیشت کاتێ ئەمری گرتنی هەبووە تۆ دانیشتوی کاکەڕەن سێ جار بخۆی کاکەڕەنج ئەمە مەبەست نەخێر نارین لەسەر ڕوودا ئیش دەکەین کاگرنج زۆرترین مقابلەشم لە ڕوودا بە لەو معلوماتی بەڵام لە بەرنامەکە واد نیشان دەکەێت لە ماوەی 3 ڕۆژ 4 ڕۆژا دکتۆر ڕژدی دەزانی لە بەغدا کاکە یاسین ئەمە لە ڕێ ئەنتەرپولەوە لە ڕێی مەجلیسی قەزای عێراق لە ڕێی پەیوەندیەکانی حکوومەت ئەو هەمووی دۆکمنتەکان هەیە و لە پۆرتالەکەشت لە بۆت بڵاو دەکەمەوە کاکەڕەنج مەبەستم کابرایە کاتیە بە جەریمەی احتیال زیاتر لە 100 داوای بەس لە دهۆک لەسرە ئێ باشە دێتە سەر تەلەڤیزیۆن وا نیشان دەدا کە ئەو بە عەسای سعری پێدێ و پرۆژەی تەواو دەکەن مستەحیلە ئەمە ئەو فڕەسانەی کە باز دەکەن و کە ئەوەش بووە و ڕۆژێکیش لە ژیانم ئەو برادەرە ناسیقەم پێی بووە لە 2013شەوە کە لە زمانی کاکێرش محەڕەمیش و بە تەحەداوەش پێی دەڵێم زۆر جاری لە مقابلەکان سامان 10 ملیۆن دلار بەس سەلاجە و تەلەڤیزۆنی لە منتیقی باینجان و بازیار و کاکە جوانوانە بۆ هەر پارێ و هاوڵاتی قوربەسەرانە بۆ لەوی دابش دەکرد کاکە من یەکشت دەزانم بەس دەمەوێت لەسەر دکتۆر ڕژدی نییە دەزانی هەیە کاکە ڕەنج باسی جەدوەلکەمیات دەکرێت باسی جەدوەلکەمیات دەکرێت کە لە پرۆژەکانی وەبەرهێنەر باشە 130,000 یەکەی نیشتەجێبوون لەو شارەی جێبەجێ کرا ئێستاش 28,000 یەکەی نیشتەجێبوون داوا کراوە لەمە کە پرۆژەی نیشتەجێبوون لەو شارەی بدرێ لە دهۆچیش ئەو قسەیە ڕاستە لە سلێمانیش هەر ڕاستە مانایوەنی ئەگەر لە سنووری پارێزگای هەولێر دوو مستەسمر ئێستا پرۆژەی کانی ئەڵمانی وەبەرهێنەرەکەی 5 ساڵ حکم کراوە لە سزنە بەس کە پێشنیارەکانمان دایتە ئەنجومەنی وەزیران ئەوانیش ناحەق نین بەڕاستی ئەوەی کامە لە ناو کەیسەکەینە و ئەو بەڕێزانە لە ناو واقعەکەینە احتیمالە ئەو ڕیسالەیە یان ئەو بابەتە پێویستیان بە ڕوونکردنەوەی زیاتر شتێک هەیە تۆ وەکو شخصی خۆت
هەزاران کەس بەخوا لەم سەردەمەیە ئەوە زۆر مهمە بۆ تۆ کە هەزاران کەس شایەتی لەسەر پاکی و نەزاهەت و کەسایەتی و شخصێتی تۆ دەدەن من هاتووم شتێکم بۆ تۆ خستۆتە ڕوو ئەڵێم ئەم پیاوە هەرچەندە خۆ من فێری قسەم نەکردەوە خۆی ماشەڵڵا ئەوەندە قسەزانە وانە خۆی هاتووە وا دەڵێ وانە پێشەموت بەخوا من کەیفم پێت نایە بەخوا لە سەرەتا و حەزم لەو نوع ڕێکلامی مبالغەیە نەبووە بەخوا پارەی لە ڕوودا و زیاترم وەردەگرە ڕێکلامم کردا کاژانس ئیشێکی زۆر باشە کردم شۆ ڕوودی تێنە سەر تەلەڤیزۆن هەر بەرنامەکەی خۆش کرد فیلمەکەی خۆش کرد مەسەلە من فیلم ناکەم من بەرنامەکەی من حەزەکەم زانی بەرنامەیەکی جددیە قەزای حساسی ئەم وڵاتی تایە بەرنامەی من فیلم نییە ئەمە یەکەم سەیری یەک دقیقە هەفتا دەفتەر و 50 زانی بەرنامەکەی من چییە ئەو کارە ساتەیە کە کۆمەڵەوە بەرهێنەر دروستیان کردوە بێ ئەوان بگرین نەک بە دیار بەرنامە شتێکی بابرانە پێوە ئەو خوشکەی کە باسی هەفتا دەفتەرەکە من شتێک والله بالله وتالله زۆربەی مستەسمیرەکانمان ئێمە هەفتا دەفتەرمان پێ نەبوو کە پرۆژەمان دەست پێ کردووە یعنی خێرە ئێستاەوە هەفتا دەفتەر دۆلار باتە دەست مستەسمیرێ هیچ زۆر ئەڵێ من دێمەوە یان دەرفەتی ببێتەوە یان فەرمو بێ بە خەڵکو تەواوی جوابی ئەوەمەندا حەز دەکەم دووبارە بکەینەوە ئەو دەبێ بێتەوە نەک بە حەزی خۆی دێمەوە ئەو دەبێ بینینەوە بچتە دادگا زەمانات بدات ئەگەر شتێک هەیە زەمان بدە دادگا بداتە حکومەت دەست بە پرۆژە بکات کە نایکات کە ئێمە دڵنیاینە ئەو پێی ناکرێتن ئەو مەبلەغە پارانەی کە لە پرۆژەکە خوراوە پرۆژەکە پێ تەواو ناکرێت کاکرنج ئەوە حەز دەکەم ئەوە شکی هەڵ ناگرێ بینە سەر کێشەکان ئەنی هاوڵاتیان باسییان کرد هەفتا دەفتەر و ئەنی مشکم لە قسەی کەس نییە بەڵام ئێمە کە لە ژنەکان بووین کاکرنج ئەنی ئەوانەش بوومان دەبیتە جێگای شک هاوڵاتی دێتن عقدێکی پێەیە لەگەڵ وەسڵێکی ئێستا احتیمال هەندێک لە پرۆژەکان ئەم شەویش عقدی بۆ بکرێ کاکرنج بە تاریخی کۆن دەکرێ یان ناکرێ ئێستا لەو وەرین ستیە لەو وەرین ستیە کاکرنج کاکرنج وەکو ئینگلیزەڵێ ئەکسکیوز می کاک کوردۆ من ئەو عقدەم کردووە پێش وەخت داوای ئیجازەی وەبەرهێنانم کردووە لە مقاول بای ئەوەنە جاهیلنی ئەوەندە جاهیل نین ئەزانین کە کوا تۆ عقدی بەبێ شەرمانە داوام لێی کردووە دایەتی دەستی من سیقام بە حکوومەت بووە بۆیە من عقدم کردووە سیقام بە حکوومەتی خۆم بووە من باسی تو ناکەم بزات ئەمن دەڵێم ئێستا ئێوە دائیمەن کاتوینە تەلاتان ئەڵێن تۆ بۆچی سێخان و زیاتر کڕیوە تۆ بۆچی ئەوەنە پارەداوە من هاوڵاتیم من حەقی خۆمە با 10 ملیۆن پێ بدەم بەو مەشروعە کاک مەلا یاسین حەقمە یان نا وەبەرهێنەر قسە بێکتر نەبڕین من باسی ئەو ناکەم ئەمن لە پرۆژەکان ئەو کێشەمان هاتووتە پێش کاکرانج ئەمن ئێستا ئەو زەمان دەکا پرسیاری لێ دەکەمەکە ئەو شەو عەقدێکی بە تاریخی وەکو ئەو بۆ هاوڵاتیەکی دیکە بکرێ هەفتا دەفتەریدا دەکرێ یان ناکرێت بەس ئەگەر بخرێتە وردەکاریەوە ئیسپاتکردنی قورس کە پرۆژە ئەوەلیاتی لە لای حکومەت نەبوو ئیسباتی یعنی ئەمن عن تەجروبە وا دەڵێن نییە کاکرانج پرۆژەکانی پێشی ئێستا وەختی خۆی ژمارەی بانقی و ئەوانە نەبووە وەبەرهێنەر لەگەڵ هاوڵاتی عقدی کردیە وەسڵی دایتە کوردا ئەو ئەولیاتانە لە حکومەت نەبووە لە حکومەت نەبووە لێرە یە کۆمنتم بەرێ ببوورە لێرە یەکشت هەیە ئەگەر باسی نەکەین ئەمن بەڕاستی ئەو شەو حەز دەکەم ئەنی قسەمان پێ بڕاو دەرفەتیشمان پێ بەڕەمەکانی کاکرانج ئەو ها نەبوونە بەڵام کاک مەڵا ئەمە دەرفەتی خوتان وەرگرت ئەگەر ئێستا بەڕەمە بینینە سەر کەمترین قسە ئێمەمان کردووە با ئێمەش قسە بکەین کاکە ئێمە باسی کێشەکان دەکەین کێشەکان ئالۆزن کێشە لە کێشە دروست کراون کێشە بە عنقەس دروست کراون هاوڵاتی هەیە فعلا غەدری لێکراوە هاوڵاتیش هەیە بە عنقەس وەصل و عەقدی بۆ دروست کراوە کە کێشە بۆ من تەییدی قسەکەی تۆ لە یەک شتا بکەم ئەو قسەی کە کاکوردووە فەرمەیە دا یەک دەقە کاچی من ئەو قسەی کاکوردووە یەک دەقە براکەم تۆ قسەی خۆت کردووە یەک دەقە کاکی من سەیریکە برای خۆشەویستم تەییدەن بۆ قسەکەی کاکوردووە حەزەکەم بزانن ئەو مەشروعی فلۆریایە ئەمان ویستیان چارەسەری بکەن لەگەڵ چەند مستەسمیرەکە نەک هاو نیشتیمانی ئەزانی مەسوول هەبوو ئەچووە وت من ئەوەندە پارەم لەم پرۆژە وەصلی خارنگا وەصلی مەطعەم هێنایە بۆ ئێمە دەڵێ کاکە بەوەی ئەوەندە دەفتەرە خارنم بەو عامەلەکانی ئەو پرۆژەدا شوقەم بلو نووسراوە چوویتە هاسنی هینایە بە شوقەی نووسراوە ئەوە وەبەرهێنەری ئەو هابووە لەو کوردستانە ئەنی کێشەکان ئالوزن ئێمە دەمانەوێ وەکو حکومەت الحەمدلله ئەنی من باسی دهۆک دەکەم
یەک پرۆژە ماوە ئەوش زۆر ئاسانە لە هەولێریش دڵنیامە حکومت ئەو کێشانە چارەسەر دەکا بەڵام چارەسەریەکان دەبێت چارەسەری بنەڕەتی بن دووبارە نەبنەوە کاکرانج کە بواری نیشتەجێبوون کاکرانج مالا باسی کرد الحەمدلله و اعتراف ئێستای کرد پرۆژەکان حتمما بواری نیشتەجێبوون کێشەی هەبووە کێشە لە تعریفی وەبەرهێنەر کێشە لە ڕێنمایەکان لە زەوابەتەکان ینی لە هیچ وڵاتێکی دنیا نەبووە تو زەوی بە وەبەرهێنەرێک بدەی بە کەیفی خۆی بفرۆشی بە چ کوواڵەتیەک بفرۆشی بە کەی بفرۆشی هاوڵاتی هەیە عیمارەی کردیە لە ناو یەک پرۆژە ئێکەی لە دنیا ئەو هەیە حکومەت ئەو دەرفەتە کردبووە بۆ ئەوەی ئەو هاوڵاتی کێشەی نیشتەجێبوونی هەیە کێشەی چارەسەر بکە نەک قازانج و ئیستیفادەی پێ بکە بازاری پێ بکە عیبارەی بکری و ئەوجا قازانجی لێ بکە ئەوانە کێشە بوون ئێمە اعتراف دەکەین لە یاسای وەبەرهێنان لە ڕێنمایەکان ئەوانە کێشە بوون ئێستا لەو سەردەما حکومەتی هەرێمی کوردستان خۆشبەختانە ینی ئاگدارن ینی بێجگە لەوەی کە کەمیەکی زۆر ینی من ئاماژەم پێدا بە یاسای وەبەرهێنان بە سەدەها هزار وحدەی سەکەنی لە وڵاتە دروستکراون حتما کاریگەری هەبووە لەبوو ئەو وڵاتە لەبوو کێشەی نیشتەجێبوون بازار دابەزاندووە بەڵام ئێستا حکومەتی هەرێمی کوردستان زیاتر بە ئارمانشتر دەیەوێت توێژە پێداویستی کام توێژ ئێستا لە کرێکی دەست پێکراوە کە ئێمە دەمانەوێت کێشەی کرێچیەکان چارەسەر چەندی بەردەکەوێت لە 20 بەپێی سەرژمێری هەر شارێکە دووک نزیکە 4000 وحدەی بەردەکەوێت حتما دابەشی هەموو قەزاکان دەکرێت و ئێمە دەمانەوێت بە سیستەمێکی ڕێکوپێک کە سیستەمی شەراکەتی قوتاعی خاص بەو نێزیکانە ئێمە لە مەرحەلەی دەستنیشانکردنی زەوینە بانکێشتی وەبەرهێنەرەوەمان کردووە دەمینی میکانیزمەکان کانکراش پێ بخۆشە لێرە ئەوەش بڵێمەوە ئێمە لە دووک چەند میکانیزمێکی ئەو هەمان پێشکەش کردووە کە شتەکان بە سیغەی PPP ڕاستەقینە بی کە ئێمە وەبەرهێنەر بینین لەو وەبەرهێنانە ڕێژەیەک لە پرۆژە لێ وەربگرین بە قستی درێژخایەن و بەهای کلفە ئەوانی دیکە ئەو بەخۆی بفرۆشی بۆ ئەوەی ئەو کێشایش دروست نەبی کە خەدەمات لەسەر حکومەت بێت زەویتان هەیە لە دهۆک زەوی لە قوناغی ئامادەکردندا نانی جوابی ئەوە لای من نییە لە شارەوانیەکان و ئەوانە دەبێت تاقیبت کردووە زۆر دوور دەبێت لەبوو کرێشینەکان ئێمە حاضرین ئەگەر نەخشەشمان گوڕاوە بەڵام شوێن پەیداکەن چکە شوێنی ئەو پرۆژانە دەبێت شوێنێکی گونجاوی ئەوەی کە دەڵێ کرێچی نابێ لە دووری شار بێ دەبێ یان یەک لە بنەماکانی پارەی کرێک بات بە تەکسی بزڵبت ئێمە دەوێت شوێنێکی نێزیک بی ینی دڵنیامە حکومەتی هەرێمی کوردستان لە خەیاڵە بەڵێ ئێمە لە سنتەری شارەکان شوێن دەدوزینەوە ئەگەر نەخشەش بگۆڕین بەڵام دەمانەوێت ئەو پرۆسەیە سەرکەوتن بێنێ ینی تۆ لایەنگیری ئەوەی کە لە سنتەری شار بزڵبت ئێمە لە هەولێر 4100 یەکەی نیشتەجێبوون بەر هەولێرەکە لەکوێ بەریان دەکەوێت سنتەر بەڵێ لە ئێستا گفتوگۆمان لەگەڵ بەری شارەوانیەکان و سەرۆکی شارەوانی هەولێر کردیە لەو هەفتەیە کۆبوونەوەی لەگە پارێزگار دەکرێت لە بۆی هەولێر هەفت قایمێتیشی هەیە بەشێک دەیگوازینەوە لە بۆی کرێتیەکان لە شارسکەی خەبات بەشێک لەوێ دروست دەکرێت بەڵام بەشی زۆری لە هەولێرە لە بۆی کرێنشینەکان خۆی چیە فەرمێ ئەڵێ لە ناو شارەکان زەویان بۆ دابن خۆی دەسەڵات درراوە بە دەستەی وەبەرهێنان و پارێزگاکان ئەو زەویانە دابین دەکرێت ئامادەکاری کراوە کوبرای بەڕێزم باسی کرد لە سنووری دەتوانم بڵێم لە سنتەری شاری هەولێر نزیکەی 52 پێشنیار کراوە کە نزیکەی 2700 یەکەی نیشتەجێبوون لێ سنتەر دەبێت کەواتە سەرۆکی حکومت بڕیارەکەی داوە ئێستا ئالیەت و میکانیزمەکە لای دەستەی وەبەرهێنان لە ماوەی ڕابردوو ئیعلانی کرد نزیکەی 100,000 هاوڵاتی پێشکەشی کردووە ئەو لیستانە دەدرێنە پارێزگا ئەولەویەت بۆ کێیە ئەولەویەت بۆ ئەوەیە کرێتیبی بە فعلی مستەفید نەبووبی لە حکوومەت لە زەوی لە خانوو لە قەرزی خانوبەرە دەتوانینەوە لەبەرەوەی ئەتا 12 ساڵە ئەگەر ئەوەی دەتوانن بەخۆی بەپێ ئەو ساحبخانی کرێتین ئەگەر کرێتی فعلی بی ئەگەر کرێتی فعلی بی هیچی بەناو نەبی مستەفید نەبووی بەڵێ و مافی هەیە و فۆرمەکەش لە ئۆنلاین بوو هەموو ئەو خەڵکە پێشکەشی کردووە واستەیتیان نابێ نەخێر ئەوەی کە ئەو تەوجیهەی کە جەنابیان دایتە دەستەی وەبەرهێنان نەخێر ئۆنلاین بووە خەڵکە بووە بە هەموو ڕەنگەکان پێشکەشیان کردووە و ئەوەی کە گرینگە لەلایەن خودی جەنابی سەرۆکی حکوومەتەوە کە ئەو بڕیارەی داوە بە هیچ شێوەیەک خزمێنە و کەس و کەسێنە لە پرۆسەکە نەبێت سەرۆکی حکوومەت خۆی جەختی کردەوە کە نەخزم خزمێنە نەحزب حزبێنە نابێت لە خانووی کرێنشینە مستەحیلە ئەمە تەجروبەمان هەبووە لە گوندی کۆری بە هەمان شێوە هەموو ڕەنگەکان خانوویان بەرکەوتو ئەوەی کە مەرجەکانی تێدایە خۆی 100,000 هاوڵاتی پێشکەش کردووە 20,000 کەس لەسەر ئاستی هەرێمی کوردستانە ئێمە و فۆرمانە
دوای ئەوەی کە بە پرۆسەی تەدقیق و هەڵسەنگاندنی ورد دەکرێت چونکە بەشێک لەو خەڵکانە مولکەکانیان فرۆشتووە ماگادارین بۆ ئەوی بێن داخلی پرۆسەکە بن هیچیان بەناو نەبێ ئێمە هەماهەنگی تەواومان لەگەر فەرمانکانی خانوبەرە و سەرۆکاتی شارەوانی و بانقی خانوبەرە هەیە ئەو داتایانە چێک دەکرێنەوە و لە ڕێگەی ئیعلامەوە و حزوری داواکاری گشتی پرۆسەکە ئەنجام دەدرێت و ئەوەی کە گرنگیشە بەڕاستی لە پرۆسەکە هەڵبژاردننی ئەوە بەرهێنەرە سەرکەوتوانەیە کە لە قۆناغی ڕابردوو ئەوەیان کردووە و ئیزافەن لەسەر قسەی کاکوردۆ خزمەت گوزاری گشتیەکانی ناو پرۆژەکان بۆ ئەوی کولفە نەچێتە سەر یەکە نیشتە جێبوونەکان لە ئەستۆی حکوومەتە بۆ نمونە قوتابخانەیە نەخۆشخانەیە بەرهێنەری ئۆپۆزیسیۆن ئەگرێتەوە هەموو ئەو وەبەرهێنەرانی کە لە هەرێمی کوردستان سەرکەوتوو بوون ئەو ئیعازەی کە بە ئێمە درراوە بە هەر چوار پارێزگا و ئیدارە سەربەخۆکانیش بەڵێ ئەو وەبەرهێنەرانە کە دێن مشارەکە دەکەن ئێمە داوەتنامەمان لۆ ناردوون لە ڕوانگەی ئێوە ئەو چواردەوە بەرهێنەرە هەر ئەوانن کە لە یەکێتی و پارتیان یا غیر یەکێتی و پارتی هەموو وەبەرهێنەرانە تەسەووری من وایە ئەمە تعامل لەگەڵ ئەو پرۆژانەی زۆر باشن و بێلانیشان ئەمە لە هەولێر دەتوانین شایدی لە بۆ وەبەرهێنەرانە بدەین کە بەڕاستی ڕۆژێک لە ڕۆژان هاوڵاتیەک لە دەرگای دائیرەکەی من یاخودۆکۆ هاوڵاتیە بەڕێزانە مافی نەخورایە و ئەو کەسانش کە مەشمول دەبن دڵنیایان دەکەینەوە کە مافێکی سەرەتایی خۆیانە و ئەو دیارە لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەت و ئەو پرۆسێش بەردەوامبوونی هەیە بۆ کوردی خۆشەویست طبعاً ئەم پرۆژانە کێسانە باسی کێشەکانیانەکەنی ئەمڕۆ دوێنێ نییە کا کوردو ئاگادار بە لە ناو پرۆژەی وەرینسیتی و واروها ئەو پرۆژانی کە سە باسیەکەین غیرە ممکنە لە ئێستا و دوسێ ساڵش دەمە پێش کاک ڕەنجاگا و لەم قسە بێ بۆ ئەم هاوڵاتیانە نەترسن بەڕاستی گوناحن بتوانین جارێکی تر عقدێکی کە بخێنەوە ناو ئەو چونکم ئەو پرۆسەیە پێشتر لیژنەی بۆ دروستکراوە هەمی تەسبیت کراوە لە غیری ئەوە کاکین بۆ سایەک هەر بێجگەلەوە هەر لە سەردەمی قوربان عەرزەکەم لە سەردەمی کاکتۆر محەممەد شکوریشە ئاگادار بە بام هاوڵاتی بەڕزان نەترسن چونکم ئێستا ئێمامانە پارێت بترسن من پێشەکی قسەکانم وتم کاک محەممەد شکری بەشێکی پرۆژە تاوە نەکراوەکانی خستۆتەوە سەر پێ لەگەڵ هاوڕێکانی ئێستا 5 دانەماوە ئەڵەم لە 199 چارەسەر بووە ئێستا بەس 5 پرۆژە ماوە لە هەولێر تێبینێکیشم هەیە بۆ کاک سامان ئەوە تەمان هەر برایانێ کاک سامان لە قەزاکانە و تەوانم پرۆژەی 20,000 نیشتە جێبوونە دابەژەوێ بەسەر ئیدارە سەربەخۆکان و یەتەوە بۆ شارە گەورەکان من لێرۆ داواکەم تەوان داواشم لە برای بەڕێزم کاکتۆر محەممەد شکوری کردووە غیرە ممکنە فەرهەنگی قوبڵکردنی شوقە تاوەکو ئێستا لە قەزاکانە مەقبول نییە ئێمە وەزارەتی ئاوادانکردن و نیشتەجێکردین چەندین پرۆژەی دروست کردو بەم کوالیتی کە ئێستانە حکوومەت ئێستا بیری لێ بکاتەوە بۆ بە دایرەکانی حکوومەت لە هەڵەبجە بۆ بە مەجموعی دەوایر بەڕاستی لە کۆی بۆ بە مەجموعی دەوایر بۆیە ئێمە بۆی ئەم پرۆسەیەمانە دەست دەرنەچێت هیچ نەبێ مادەم پرۆسەکە ئەگەر هەر شوقە بێ با خزمەتی شارە گەورەکانی پێ بکەین 20,000 کرێکی نەجات دەین ئەگەر ئەوەی لە کۆیە کە بووە بە مەجموعی دەوایر لەبەر ئەوە نییە شوقەکان خەڵک کللتوری شوقەی پێ قوبڵ ناکرێت لەبەر ئەوەیە بەشێکی هیچ هەم دوورە هیچ مواسەفاتێکی تیانە عەزلی نییە سیستمی غازی نییە ئەوە هەر قوڕبەسەریە ئەوە کولانەیە و ناوە شوقەدانە بۆ قەزاکان بڕیار درراوە تاوەکو ئێستا ئەوەی کێمە تێگەشتون بۆ قەزاکان کە ئیمارەی سێقات بێ لەبەرەوەی تۆزێک کولفەکەی دابەزێ و مەسعەدیتیانە بێت دڵنیاتانەکەم وانێەوە من وەک مستەسمیرێکە تەجروبەم هەیە ئەم پرۆژەیە ئەگەر بۆ قەزاکان شوقە بێت سەرکەوتن بەدەست نانێ جاوە لە ڕۆژیش سەبا ئەو خوشکە بیکات یەک پرسیارم لە کاک سامانی باسی پرۆژەی کرێنیشینان دەکا باشە خۆوەری دستی 1400 یەکەیە نزیکەی 1000 یەکە خاوەن یەکە کرێتین ئەوە ئاسانتر چارەسەر نابێت لەوەی کە ئەوە چەند ساڵی پێویستە زۆر کات دەخایەنێ ئەفو کاگڕنج یەک شتی ترکە وەبەرهێنەری نوێ کابراایەکی باشە و باوەڕ پێکراوە کێشەکە چییە بۆ ئێستا لە پێش چاوی ئێمە کاکسامان قسەی لەگەڵ ناکە بۆ ئێمە دڵنیا بینەوە بزانین خەتاکە لە کێ لەو بەبەرهێنەرە وەبەرهێنەر دڵە من هیچ گوناحێکم نییە بە هەموو شتێک رازیم تکاتان لێ دەکەم پەیوەندی پێوە بکەن هاوژین خان ڕاستە و خۆ هاوژین خان ئەمە نازان مەگەر لە لای پارێزەر هەبێ ئەمە نووسراوی فەرمیمان دایتەوە وەبەرهێنەرە کە ئێمە پشتگیریمان کردووە و پێشی ئەوەی کە بدرێتە شانتیش ئەو کۆمپانیایە لای ئێمە بووە و حەزیشم لێ جەناب تاکیدی ئەو بابەتە بکە ئێمە هیچ تێبینیەکمان لەسەر ئەو وەبەرهێنەرە نییە کە جەنابەت باسی دەکەی دڵنیاش بەلەوەی لە زۆر شوێنانیش ئەو پشتگیریەمان دووپات کردەوە من دڵخۆشم بە قسەکان و بە
باڵێنەکانت کە کەسیان مافیان نافەوتێ و چارەسەری دەکەیت و ئەنجومەنی باڵای وەبەرهێنان حەریسە لەسەر چارەسەرکردنی ئەو کێشانە هیوادارم بە زووترین کات بێمە خزمەتت بۆ ئەوەی کە باسی چۆنەتی چارەسەرەکە بکەین بە دوا قسە بۆ جەنابەت جەنابی مامۆستا کوردۆ دوا قسە سەبارەت بە کۆمپانیای بە پرۆژەی وەرینستی سێ زۆر لە خۆگرێ کێشەکە ئەوەی کە حەقیقیە کێشەکە سێ بابەتە خاوەن قەرزەکانن خاوەن قەرزاری پێشتر قایمەی کردو بۆ کاکسامانی بەڕێز ناوی یەکی نووسیوە هەر یەکە و چەندێ قەرزارە و ئەوە بەرێنەی تازە هاتووە لە کۆی 8 ملیۆن کە خۆی ئاڵێونەوە قەرزارم لە کۆی 8 ملیۆن 7 ملیۆن و 450,000 دلاری داوەتەوە سەرباری دوای ئەوە کۆمەڵێکی 20 ملیۆن خاوەن قەرزی تر هاتوون وەهمی ئەڵێن ئێمە 20 ملیۆنی تریش قەرزارین ئێستا و بە نسبەت شوقەکان 300 شوقە هاتووە ئاراوە 300 شوقە على اساس نییە حەقیقی بەڵام فرۆشراون لەگەڵ حەوڵخانی دووبارە ئەمە کێشەکەیە من تکا لە سەرۆکی حکوومەتەکەم خودی خۆی لەبەرەوەی کێشەکە لەوێ قەتیسماوە کێشەی وەرینستی لەوێ قەتیسماوە تکای لە یەکەم چ بە حەلکردنی بێ چ بە وەرگرتنی حزوری نوێنەری خاوەنیەکەکان و خاوەنی کۆمپانیاکە و بەڕێز کاکسامان بێ هەرسێ لا کۆ بکاتەوە بەڕاستی لە خلالی سعات چارەسەرە بێ نەک بە ساڵ و مانگ و پێنجشەمە و یەکشەمە بەڕاستی ئەمەنە وعدەم داوە و برادرانش دەزانن حتا دوو هەفتە لەمەوبەر ئەو بەڕێزانە هاتن لە لای من داوایان لە من کرد کە پەیوەندی بە نووسینگەی جەنابیانەوە بکەم ئیتیساڵمان بە نووسینگەی جەنابیانەوە کرد دیارە بە حکمەوەی ئیلتیزامەکەی وابزانام لە دەروی وڵاتە ئەمە ئەو وعدەمان وەرگرتیە کە کێشەی وەرین چارەسەر بکرێ و ڕۆژە چیش سارد نەبووینەوە وعدەش بە جەنابت و بە هەموو برادران و بە دانیشتوانی وەرینش دەدەین کە جددین و چارەسەری وەرینستیش نزیکە ئینشاڵڵا زۆر سپاس بۆ جەنابتان سپاس کە تاوەکو 12 شەو لە ڕووداو بوون و تەحمل و حوسڵەیەکی باش بێگومان من لەوانەیە ئەگەر کەسێکتانم تۆزێ بریندار کردو بە پرسیارێکی شتێ هەمومان یەک ئامانجمانەیە ئەویش نیشتیمان سازی و خزمەتکردنی ئەم نیشتیمانە بندەستەی کە لەلایەک بە درۆنیانەوە خاپوری بکەن لەلایەکەوە بە بێئومێدکردنی گەنجەکانمان لەلایەکەوە بە موعامەرەی نێودەوڵەتی بە دروستکردن و بنیاتنانی خەڵک و متمانی نێوان خەڵک و حکوومەت هەموو ئەو موعامەرانەی ئینشاڵڵا لە ناوچێ و هەمومان قوتابخانەی یەک ڕێگاین ئەویش نیشتیمان سازیە دەستی جەنابەت خۆش ببوورە کاتت کەم بەرکەوت دەستی جەنابەت خۆش کاک مەلا یاسین دەستی ئەوەش خۆش بینەرانی ژاخوا حافظ